ڕۆژ باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین و چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە. هەروەها پامێرامان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری و هەواڵی شار و شارۆچکە جیاوازەکان. لەگەڵ ئەوەشدا سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر جێگرەوەی مادە پلاستیکیەکان بە تایبەتی ئێستا کە وەرزی گەشتە ئەو خەڵک دەچێت دەرەوە بۆ گەشتکردن هەندێکی بابەتە و بابەتانە بەکارێن کە پێی دەوتێت بابەتی سەفەری زیاتر بابەتی پلاستیکی بەکاردێنێت، بەڵام هەموو لایەک دەوترێت کە ئەم بابەتانە مەترسێکی گەورەیان هەیە لەوەی کە کارلێک لەگەڵ بابەتە گەرمەکان دەکەن و دەبنە هۆی زیانێکی گەورەی تەندروستی. جگە لەوە تاوکو ئێستا ئەوەی کە ئێمە ڕاهاتوین ماست لە ڕابردوودا زیاتر لە منجڵی فافۆن و هەندێک منجڵی دیکە بەکاردێندا، بەڵام ئێستا لە سەتڵی پلاستیکیدا بەکاردێنرێت. دەڵێن ئەمە گرفتێکی گەورەیە. لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستا کارگایەک تەنها کارگەیە کە هەیە کراوەتەوە لە کۆماری ئیسلامی ئێران بوو. بڕیار بوو کارگەکە لە هەرێمی کوردستان بکرێتەوە بەدیلێک بێ بۆ پلاستیک، بەڵام ئەو کارگەیە لە سەداسی پشکەکەی لە چەند کەسانێکن کە لە هەرێمی کوردستانن دەڵێن ئەگە بەرچاومان ڕوون بێت بزانین ئەم بارودۆخە داراییە و قەیرانی کۆڕۆنا چی لێ دێت. بەشی دووەمی کارگەکە دێنینە هەرێمی کوردستان و لە گەرمیان دەیکەینەوە. ئێستا بابەتەکانی ئەو کارگەیە کە ئەمیلۆنن دێنە ناو هەرێمی کوردستان و دەڵێن نرخەکەشمان گونجاوە. قسە لەسەر ئەو بابەتە دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا. لە تەوەری دومی بەرنامەکەشمان گفتوگۆ لەسەر هەرزەکار دەکەین. تەمەنی هەرزەکاری بابەتێکی زۆر هەستیارە دەبێ باوانەکان بە وردی ڕەفتار لەگەڵ ئەو تەمەنەدا بکەن. زۆر قسە لەسەر بابەتە دەرونیەکانی کراوە. ئەمڕۆ هەندێک قسەی لەسەر دەکەین، بەڵام ئەو بابەتی کە زۆر گرنگە بابەتی پەروەردەیی لە نێو پرۆگرامەکانی پەروەردەماندا گرنگی بە بابەتەکانی هەرزەکاری دراوە. مامۆستایانمان کارێکی ئۆتۆیان کردووە کە هەرزەکار بێت ئەوی خودناسی داهێنەر بێت ئەو وزە گەورەی کە پێەتی لەو تەمەنەتها چۆن بتوانێت بەکاری بێنێت. مامۆستاکانیش بۆ خۆیان مامۆستاکان پەروەردەکارن یاخود فێرکارن. تاوەری سێمی بەرنامەکەشمان گفتوگۆ لەسەر چاویلکە دەکەین. چاویلکە لەسەر جەمۆرزەکان گرنگە، بەڵام زیاتر خەڵک لای خۆمان وا ڕاهاتووە لە وەرزی هاویندا بەکاری دێنێت، بەڵام پسپۆران دەڵێن دەبێت لە سەر جەمۆرزەکاندا بەکار بێنێت، چونکە ئەو تیشکانەی کە لە خۆرەوە دێ بۆمان تشکی سەروو بنەوشێوی تشکی ژێرسوور لە هەموو وەرزەکاندا هەن، بە تایبەتی لە کاتێکدا کە هەور بێ یاخود بچیتە قەراقی ڕووبارێک یان ئاوێک زیاترم تیشکانە زۆرتر دەبن. چاویلکانە چۆن جیا بکەینەوە؟ چاویلکەیەکی ئەسڵ لەگەڵ چاویلکەیەک کە ئاسایی بێت، ئەوەی کە لە نێو بازاردا دەفرۆشێت چۆن بزانین ئەمە ئەسڵە یاخود ئەمە عادیە و ئەو مواسەفاتانە چین کە دەبێت لە چاویلکەیەکدا هەبێت بۆ ئەوەی ئێمە بتوانین بە دروستی بەکاربێنین و بابەتە تەندروستیەکان پێمان بکات، چونکە چاویلکە گرنگە بۆ ئەوەی کە دووربین لە هەستیاری و هەوکردنی چاوەکان. ئەم بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت تەوەرە سەرەکیەکان دەبن کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. بە گوتمان تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکرێت لەسەر میلۆن وەک جێگرەوەیەک بۆ پلاستیک. میوانەکەمان لێرە ئامادەیە کاک خۆشمەند حەسەن. ڕۆژ باش، سپاس دەکەم تۆقەش نەماوەتەوە خۆ بکەی خێر بێن. سپاس دەکەم کاک خۆشمەند. سەرەتا قسەیەک لەسەر دامەزاندنی کارگەکە بکەین. کارگەکەتان لە کۆماری ئیسلامی ئێرانە، ئێوە پشکێکتان تیا هەیە وەکو کۆمەڵێک لە کوردستان، کۆمەڵێک کەسە کوردستان. چۆن بوو کارگەکە لە هەرێمی کوردستان داتان لەنا و تەنها کارگەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بابەتەکە هێندە گرنگ بێ و هێندە پێویست بێ؟ چۆن وڵاتانی دیکەی پێشکەوتوو بیریان لەوە نەکردوەوە ئەم کارگەیەدا مەرزێنن؟ سوپاس. ئەم کارگەیە ساڵی 2007 دەستی کرۆ بە بنیادانی کارگەکە. لە ساڵی 2009 یەکەمین موادی خۆی یەکەمین قاپی سەفەری ئەمیلۆنی خسۆتە بازارەوە، دەستی بە کارەکانی کردو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئام. ئێستا یەکەمین کارگەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵێن. ئەم کارگەیە وەکو ئێمە خۆمە لە سەرەتاوە بیرمان کردو بەدیلی قاپی سەفەری ئەم قاپێکی ئێستا لە بازارە، ئەم پلاسکی ئێستا لە بازارە چی بکەین، چۆن بەدیلە بۆم بدۆزینەوە.
کە دوای ئەوەی کە سێرچمان کرد گەڕین بە دوای ئەممان بینیەوە باشە لەگەڵ جەماعەتی شەریکی خۆمانە ئەم مارکێمانە دۆزیەوە ڕۆشتین لەگەڵان دانیشتین قسەمان لەسەرەوە کردووە کە چۆن بهێنە کورسانەوە ئەم وادە زانیاریی کامل هەمومان لە سەر شتەکان وەرگرتووە دوای بڕارماندا کە بێن هەرمی کورسانەوە لە ئێستا کارگەکە لە کۆماری ئێستا لە قومە بەڵێ لە کۆماری ئیسلامی ئێرانە لەوەیە بەڵام بەهۆیەکانیەوە دێنە ئێرەوە ئەمەی لە بەردەستمایان بەرهەمانە حەزەکەم قسێکیان لەسەر بکەیان ئەو بەرهەمەکانتان بۆ چی بەکارێنین دەتوانی بۆ چی بوارێک بەکاریان بێنی بەرهەمەکان زۆرن زیاتر لە سی ئایتمی بۆنە بەستە بەندی تێ ئەمە پیاڵێن بەستە بەندی ئەمە لە مارکێتەکانە بڵاوە ئەم سیایتمال لە هەموو مارکێتەکانیە ئەتوانین بڵێن لە 16 مارکێتەکانە بڵاوە زیاتر لە سی موادی چی هەیە ئەوەی کە بڵێن پیاڵن فەل لە بازارە زیاتر ئەوەی کە بڵاو بێت سەڵی ماستەکەیە ئەم سەڵی ماستە بە هیچ شێوازێک کارلێک ناکە یعنی کارلێک ناکە لەگەڵ گەرمیە لەگەڵ چوریە لەگەڵ بڵێن چۆمەژین موادی ساردیە ئەوەی بازار ئەوەی کە بەکاردێ ئێستا سەڵی ماستەکانەوەی کە بەکاردێ بە هەموو شێوازێک بارکەوە پتەویشنوانە بەڵێ بەڵێ زۆر بێتەوە لە ڕووی ئێساریشەوە ئەوان ناسکیشن لەوانەیە کە هەندێک جار بکەون بە دەستویان بێ ئەمانەمە شڵاوەستا ئاماژەفاتی ئەمەی ئێستا کە بەکاردێ لە بازارە ئەم سەڵی ماستە وەکو وتمان لەگەڵ گەرمیە کارلێک نا لەجێگەوە زەفێکیش بێ بە سەریا و نازانم لاستیکیکارێنی دەستێکیە ئەبێ بە علاگەی کە بەکاربێنی ئەمە ماستەکەی تێکە و سەر خواردانی هەراوە سەر خواردانی بە زۆر لەکرێتەوە یانی و مواسەفاتی هەیە ببورە وەکو موادەکە کە بۆی زانێریێکی تەواومە نەبێت لەسەر بۆی خەڵکی بزانێت کە چییە موادەکە ئەمە وەکو وتمان لە نیشاسە دروستەکرێ جیاوازە لە موادە پلاسیکەکانی کە ئەو لە چی دروستەکرێ لەو علاگە و ئەو زبڵ و خاشەکانە کە دروستەکرێ مادەی نەرگەی پیترۆکیمیاییە بەساکردی نەکرێت و دووبارە بەکارێتەوەوانە مادەی چی تەیە نەوتی تەیە ئەمە بەس تەنها لە نیشاستە دروست ئەکرێ ئەمە لە نیشاستە دروستەکە واتە هیچ زیانێکی نییە بەڵام ئەویکە وەکو وتمان مادی سەرەتانی تێ هەمومان نەزانین ئەو پلاسکی کە بەکارێتەوە مادی سەرەتانی تێە ئەمە بە هیچ شێوازیە هیچ چینێکی شیبوونەوەکەشی ئاسانترە بەڵێ ئەمە لە دوای یەک ساڵ لە دوای یەک ساڵ لە خاکە ئەتوێتەوە ینی لە دوای یەک ساڵی بەکار هاوردنی حتاگە لەو دێشە فڕێدی ئەگەر ترسیۆمانە بێکە ژینگە پیسەکە لەو دێشتە فڕێدی دوای یەک ساڵ خۆی شێ بێتەوە دووبارە ئیتر ناتوانانی بەکاری بێنیتەوە بەڵام ئەویکە وەکووتمان ئاماژان پێدا ئەویکە ئەتوانی بەکاری بێنیتەوە 50 بۆ 100 ساڵیشی پێ دەچێت بۆ ئەویان بڵێ بەڵام ئەمە لە دوای یەک ساڵ وەکووتمان ئەتوێتەوە گرفتی ئەڵێن دۆستی ژینگەیە چۆن دۆستی ژینگەیە دەمەستیشی بوونەوەکەی باسیەکە دیگە لە شی بوونەوەکە وتمان لە ڕووی تەندروستیەوە ئێستا لە 16 ئەم وڵاتی خۆمان بەدەستی چیەوە بەدەستی سەرەتان و بەدەستی نەخۆشی درێژخانەکان و بەدەستیوانەوە ئەناڵێنێ ئەوە ئاماژەیەکی ئەی نرختان چۆنە لە ڕووی نرخەوە جگە لەوەی کە لە موادەکەی کە ئەستورترە لەوەی تر قایمترە سێ قاتی ئەو ینی سێ ئەوەندێ و قایمە بۆ نمونە ئێستا ئەگەرمە لەسەر قەپانێک لەسەر تەرازویەک داینێ سێ ئەوەنێەوە سەڵەکە کێشەکەی زیاترە لە ڕووی نرخەوە ئەمە بە هەموو شێوازێک بیر لەوە کراوەتەوە لە ڕووی لایەنە ئابوووریەکەیەوە بۆ نمونە 24 دانی لەم سەڵەکە لە بازارە ئەفرۆشیرێت 2900 نابۆ 3000ەکەوێ لە بازارە بە گواستنەوەشەوە بەڵام ئەوی کە 3.5 لە ڕووی تەندروستیەوە باشە و نرخیشی باشە کەواتە ئەمە شتێکی باشترە توان بڵێن ئەویکە ئەو بابەتانی کە هەتان ینی هەموو جۆرێک هەیە ئەوەی کە ئێستا دانراوە لە بەردەستمان ئەمە قاپی سەفەری ئەوەی زیاتر کە بەکارێنرێت زیاتر لە هەندێک خواردن ئەخرێتە ناویەوە ئەمە سەڵەکانە ئەمە پەرداخە ینی بۆ ئاو بەکارێنرێت بابەتی دیکەش ئایتمی دیکەشیان هەر زۆرە هەمووی هەیە بەڵێ وکووتمان ئەمە سەڵەکان ئەمە جگەلەوە بابەتی سەفەری پێڵێن بەڵێ ئەمانەی هەیەی بە شوەیەکی گشتی ئەوەی کە مادە پلاستیکیەکان هەیە ئەزەکەم خۆت ئاماژیان پێ بدەیت کارکۆشمان ئەمە ئەوەی مادە پلاستیکیەکان هەیە بەعام ئێوە خۆتان لێرە دیسان هەتانە ئەمە بابەتەکانی خۆتانن خۆت بەخەیتە ڕوو ئەم وادە ئەوە ینی بەدیلی هەموو پلاستیکەکەتان ئێوە حازرە بەدیلی هەموو پلاستیکەکان بۆ بگرێت بەدیلی هەنە خاپی ماڵانیشەیە
ئەوانەی کە ڕۆژانە بەکاری هێنین هەمووی حازرە ئێستا حالەوەکو ئەمە توانرێت دووبارە بەکاربێنرێت ئەمە ناتوانانی دوبارە بەکاری بێنیتەوە ینی کە یەک جا بەکار بفڕی یەک جا بەکاری بێنە و دوایە فڕێ بە ئەگەر کەسێک بیشتن بیشواتیان دوای بیشوات تیشکردن پاکە بێتەوە بەڵام کە تۆ نرخەکەی گونجاوە ینی باە ئەوە ئێستا سێتێک لەم قاپانە ئەوە چەند دانیتیا بە چەندی فرۆشن زۆرترین نرخی 1000 نەرەکە ینی دانیتە شەشی تێ و دوانزەی تەیە شەشی تا بەڵێ شەشەکە بە چەنە شەشەکە زۆرجا 1950 بە 500 نارەفرۆشێ هەرمان 1950 هەمانە بە 500 نارەفرۆشێ دوازەیەکەی بە هەزارە دوانزەیەکەی بە 1000 نارەکە ئێستا بۆ نمونە ئەمە 6 دانەی تەیە 6 دانی تێ بە 1000 نارەفرۆشێ هەم ئسفادەیەکی باشی تێ بۆ دوکانەر ئەم گەڕانەوەیەکی مادی باش تێ بۆ کڕیارەکان ئێستا بەکارهێنانەکەی لە هەرێمی کوردستان چۆنە ینی هاتوون بە دەمتانەوە دوکانە پلاستیکەکانیان فڕیاوە ئەم بەکاربێنن ئەوەی یەک جە بەکاری هێنابێ لە ڕووی مارکێتەکانەوە بۆ مشتریش یەک جە بەکاری هێنابێ ڕاستەخۆ ینی ڕۆژانەمە ئەبینین ئەبیستین پێمان ئەڵێ مارکێتەکان تاو موادێکە لابن ئێمە بە ڕەفی خۆمانەوە زانین بە مارکێتەکان وەزان بە جوملەکان وەزانی بە وەکالەتەکانمەکە لە شارەکانی ئێستا هەیە باوانەوە ئەزانی کە بازارتان باش ئێستا زۆر باشە لە خۆبەزادێ زۆر دەری باشە ئەی بیرتان نەکردوەوە لەوەی کارگەکەش لێرە بکەنەوە بڵێ ئەو کارگەوەکو ئاماژەمە پێدا ئێستا سەتاسی کۆپانیاکە ئێمەیە ئەوەی کە لە کۆماری ئیسلامی ئەوەی لە کۆماری ئیسلامی ئێرانە شەریکەکەشتان هەر کوردێکە خەڵکی ڕۆژەڵات بەڵێ بەڵێ لەوێ ئەم کارگەیشی کوردیە لە ناو شەرقی ئەوسەتا کارگێ بڵێ وەکووتمان کارگەکە ئەوە پێش کۆرۆنا یان لە کاتی مۆسمی کۆرۆنا بەهاتێتە هەرێمی کوردستانەوە بەڵام وەزعی کۆرۆنا وەزی ئابووری هەرێمی کوردستان خۆزانی هیچی لەبار نییە بەسەوەکە ئەڵێن فرۆشیار فرۆشتنی بابەتەکانمان باشە و مشتری باشمان هەیە ئەترمە بە چاوڕوونێکی پێناون کە ئەگەر 100% وایە دەیتوەسی ئاگداری سنوورەکانی ئاگداری ئەم وەزانانی هەمومان ئاگداری ئەو شتانین ئاگداری ئەم وەزای نازانی ینی بەچی ئاراستەیەکەش لێ ئێستا بەڵام لە داهاتوو ئینشەڵا 100% ئەمەیە تاریمی کوردستانەوە چونکە عقدمانەیە لەگەڵ شەریکەیە باش لە وەزارەت کراوە باشە وڵاتە پێشکەوتوەکان بۆ نمونا ئێستا ئیمارات لە ناو ڕۆژەڵاتی ناوەڕاستدا تورکایە نەزانام قەتەرا وڵاتانە سعودیایە گرنگی زۆر بە بابەتی ژینگەی و تەندروستی خۆیان دەدەن تۆ چۆن ڵێ تەنها کارگەی لە ناو ڕۆژەڵاتی ناوەڕاستام کارگەی کراوە چۆن ئەو بیریان نەکردوەوە بابەتە بکەنەوە یان ئێوە بیرتان نەکردوەوە بابەتەکانی خۆتان بنێرن بۆ ئەوان لە هەموو ئاسیاسا بڵاو بۆتەوەمە ئەوەی نییە بەستەنە لە هەرمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بێ لە ئەوروپای بڵاو بۆتەوەمە باشە مەستن دروستکردنی کارگەکەیە دروستکردنی کارگەکەیتە هەر وڵاتی خۆزانی بیرۆکەی خۆی هەر تاجرە بیرۆکەی خۆی بۆ من پارەی من پێم باش و لێرە سەرفیکەم لەمەیە سەرفیکەم بیتان لەوە نەکردوێتەوە ئێوە ئەمە ماوەدانیان بۆ بنێن کەوا هەرزانی شەو مواسەفاتەکەی بەو موادەکانە چێ بەڵێ موادەکان ئێستا بڵێ لە ئاسیا بە تەواوەتی بڵاو بۆتەوە بەڵام وەکو کارگا ئەوە تاجرەکان خۆیان باش ئەی لە کوالیتی کۆنتترۆل ئێوە ئەم ماوەدانتان دەرچووە بەڵێ 100% لە زانکۆی بەغداد وەزارەتی سەحی بەغداد بەڵێ نردومانە نمونەمان بۆیان نردووە لە پشکینەکە دەرچوو ویش سایبێکی نیە و 100% لە خوا بەزێت لە ئەو بابەتەی کە زیاترەوەی کە باسی ماستمان کرد خەڵکەڵێن تا ئێستا ماست تامی نەماوە لە بەرەوەتوێتە ئەم مادە پلاستیکیانە دەڵێن ماستی مەنجەڵی فافۆن باش بووە بۆ مەنجەڵی فافۆن بەکارنێنی بۆ ئەم مەوادەیەوە بەکاربێنرێت من پیانەڵێم بۆ یەک جاریش بێ ئەم بابەتە بەکاربێنن بۆ یەک جاریش بێ بەکاری بێنن سەڵی ماستەوەی کە وتمان بابەتی پلاستیکەکە واز لەبوورە بەس مەنجەڵی فافۆنەکەیە ئەفونکەی دوای 2 ڕۆژ بچۆ بەکاری بێنە ترشە ئەمە حەزەکە لە دوای 3 ڕۆژ بەکاری بێنێ نەتامیە گۆڕێ نەبۆنیشە گۆڕێ باش پەیوەندی بە مادەکەیەوە هەیە خۆپەیوەندی بە پاهینەکەیەوە نییە ئەنی ئەو مادەی ناو ماستا بەکارێنرێت ئەوە هەموو جارێ لای خۆمان هەیە دەڵێن ئەگەر ماسی خۆمانە بێ ئەوە زووە ترشێت چونکە باشە بەڵام ماسەکانی دیکەوەی کە لە کارگەکانە هەن کەمتر بەکارێ باشە ماسی خۆمان بۆچی لە ناو سەڵی پلاستیکە زووە ترشێ بۆچی لە فافۆنەکە دوای 5 ڕۆژ بەکارهاتەوە ناترشە دەمن پێتەڵم با دوای 5 ڕۆژ بەکاری بێنێ ینی 3 ڕۆژ دوای ئەوش باکتریانەوە هەیە کە لە ناویایە بەڵام ئەو بەوەندی بەکارلێکی مادەکەەوە هەیە ئەو لە نەوە دروستەکرێ ئەنی هەمومان نەزانین لە نەوە دروستەکرێت لە لایلۆنی کە دروستەکرێ ئەو گەرمی ئەکێشێ بۆ خۆی باشە ئەمە سار دەبێتەوە ئەم مادی نیشاستەکە خۆی ئاوەکەی هەڵەمژێتەوە ئەم ماسی کوردی خۆمان خۆزانی ئاوەیەتەوە ئەم ماستا ئەم سەڵە ئاوەکەی هەڵەمژێتەوە
ئەی هەڵتان نایەوە گرێبەست لەگەڵ کارگەکان بکەن لە جێگەی کارگەکان ئەو مادە پلاستیکیانە بەکاردێنن بە تایبەت ئێستا کارگەی شیرەمەنی و هەندێک بابەتی زۆرمان لە ناو هەرێمی کوردستانیشا هەیە یانەوە بابەتانەی کە لە کۆماری ئیسلامی ئێران کە بۆمان دێت بەشی زۆری لە ناو پلاستیکیان بۆچی ئەمانە ئێوە بەکارلایەنن کارگەکان لە ئێستاە چەند کارگەیەکی هەرێمی خۆمان بەڵێ لە دوای جەژنەوە قەراربایە دانیشتین بێکو عەقدێ بکەین لەگەڵیانە ڕێککەوتوین کە ئەو سارەی کە بۆمان داناوە ینی ئەتوانین 1 سنت خراوەتە سەر 1 سنت خراوەتە سەر سەتڵێکی ئەوە بەس بۆی کە زووتر بڵاو بێتەوە پلانی ئەوشمان نییە لە داهاتوو بیکەین بە 2 سنتیش ینی تۆ ئەگەر بێت و لێرە تەنێک بفرۆشە لەو باشترە کە 100 کیلۆ بفرۆشی کە 2 سنتی لەسەر بێت ئێمە ئەومان کردووە لە ڕووی نرخەوە و هەم لە ڕووی کوالەتی مادەکەشەوە ئەومان بۆیان کردووە ئەی بۆ نمونە خەڵکەڵێن گۆزە بەکاربێنی بۆ ماست با خۆشترەوەش توخوا چەنە گۆزە بەکاربێنی پێشتر بۆ نمونە خەڵکی لە لادەکە خۆی بەکارێنەوە 100 کەسی تێبوو 200 کەسی تێبوو لە ئێستا 5 میلیۆن 7 میلیۆنی چەند گۆزە بەکاربێنی چەند جا بەکاری بێنیتەوە گۆزە ئەمە لە ڕووی ینی ژینگەیوە لە ڕووی زانستیەوە هیچ گونجاو نییە بابەتەکان مەبەستم ئەوە نییە بڵێم ینی بۆی کێبڕکەی ئێمە بخێنە نێوان بابەتەکانەوە مەبەستم لەوەیە کە خەڵکەڵێن هەندێک بابەتی دیکەمان هەیە لەوانەیە ئەمانە قورستر بێت کە بەکاری بێنین بۆ نمونە خەڵکی حەزی لەوەیە لە مەنجەڵی فافۆ نایانی بۆ نمونە ماست بخوات زانانی حەز و ئارەزووە ینی جیاوازە لە نێوان کەسێکە بۆ کەسێکە لەوان ماڵێک و ماڵێکە لەناو شارێکە بۆ شاریکە خەڵکی وایە ئەمەی بۆ بەرە هەر ئەسڵین لە مارکێت یەک کێشەیەکی بچووکمانە بوو لەسەر ئەمە خەڵک وازانێت سەفەرێکی نە بڵێن ئەوەی کە لە کارگەکان بەکارێت وانی کە لە دەرەوەیە وازانێت تورکیەکەیە نا ئەمە هەر سری موادەکەی کە تۆزێ جیاوازترە ئێوە بەنیازن زیاتر لە بیرکردنەوەی خەڵکەکە بەشکر بەخوای گەورە ئەوەی کە چۆمڵێ لە مانگ و مانگ یعنی هەفتە مانگ و مانگ زیاتر ڕەواجی زیاترە بێمە باشە چەندێکە موادەتانێ ناوەتە هەرێمی کوردستان مانگە نۆ مانگە بە کاملی ئیشی لێکرێم ئێستا تەواو ئاشناتان کردووە بە هەموو لایەک توانم بڵێم 160 خەڵکی ئەزانێ بەڵێ کام بابەتە هێوە کاری بێنن لەگەر کارگەکانی شاتانوێت گرێبەز بکەن کردنەوەی کارگەکەتانەکەوێتە کەیەوە لە هەرێمی کوردستان کردنەوەی کارگەکەمان خۆتەزانانی لە ئێستەیە ئەم وەزعی ئابووری ئێستا چۆنە بەڵام لە ئایندەیەکی زۆر نزیکە ئینشەڵا بەرچاوڕوونیتان نییە لەوە ئێوە خۆ بۆ نمونە کە تۆ کارگەیەک یان بابەتێکە ئەەکەیتەوە قسەت لەسەر فرۆشتن و بابەتی مشتریەکە تا ئێستا تۆڵی لەخوا بەزیابێ ئێمە مشتریمان باشە خەڵک باش ئەیکڕێ ئیتر چ هەنگاوێکتان ماوە بۆەوەی لە سنوورەکانیشا ئێستا هیچ گرفتێک نییە لە ئەوەی کە تۆ هەر بابەتێک بتەوێ بیهێنی بە بابەتی پیشەسازی بێ بابەتی بازرگانی بێ خۆتانەوە تا لە کۆماری ئیسلامی ئێران بابەتەکانی خۆتانێن و هیچ گرفتێکتان نییە وەکو هێنانی کارگەکە بڵێ ئەوەی وەکووتمان ئەم وەزعی ئابوووریەکە دوان نەبووە ئێمە دەمێک هێنامانوە بەس تۆ کە کڕیارت هەبێ گرفتت نییە وانە 100 وایە بەڵام تاوەکو ئێستا لە پارێزگاکانی عێراقا لە پارێزگاکانی عێراقا 3 پارێزگامانێ بەڵێ بەس قەدەر نەبێ لە ئایندەیەکی زۆر نزیکە ئینشەڵا کارگەکە وەکو وتم هێتە هەرێمی کوردستانەوە باش بەڵام کاتێکی مانگیدا تۆ دوومانی کەسیا وانە دیاریکراونەیە خۆت ئەزانی وەزعی ئابووری چی ئەمە هەموو شتێک ئەپەسێتەوە چیە ئابووریوە ئەم پەتای کۆرۆنایشە ینی توان بڵێم 160 خەڵکی ڕاگرتووە هیچ زمانێتێکەوەی نێشتەوە ئێستا جگەل ئەوەی کە لە ئێوە لە کۆماری ئیسلامی ئێران ینی کارگەکەتان دروست کردو هاوردە ئێرەیەکەن لەوانەیە ئەوە نەقڵەکەش زیاتری تێبچێت بەس خۆگەڵەکە بڵێ کارگەکە گەل لە ناو هەرێمی کوردستان بێت لەوانەیە بارزانتر بیفرۆشن بیرتان لەوە نەکردێتەوە بۆ نمونە ئەگەر لە حاڵەتێکیشدا تۆڵی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەس ئەم کارگەی نییە ئەمە یەکەم کارگەیەکە هەمانە کارگەکە دامەزێن لە هەرێمی کوردستان مەوادی خۆمان بینێرن بۆ وڵاتانی دیکە یعنی تەنها پشتان بە بازاری هەرێمی کوردستان نەبەستن نانا خۆی وەکو وتم ئێمە ئیش لەسەر فراوانکردنی ئەم موادەکەین و لەسەر فراوانکردنی شتێکی کڕیاریەکەی کە تۆ شتێکی ئاوات بینی بەرچاوڕوونێکی ئاواتە بوو ئەو کاتە هەنگاوانی بۆچی سەرەتا لە وڵاتەکەی خۆتە باشە دواتر ئەم میشە لە پەیجەکانە لە کەناڵەکانە کە بڵاو بۆ سەرەکەی کڕیاری دەرەوە گوتی من بەچی ئەمە مناسیەوە لە پەیجەکان ئەمە بینیوە کە ناسیومەتەوە کە خەڵکی زیاتر ئاشنا بوو وڵاتان زیاتر ئاشنا ئەو کاتە کڕیار خۆی دێ بۆ لێت چۆن
وەکوتت لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق تەنها سێ پارێزگایە سێ پارێزگا چونوانە مشتری پێشتر خۆمان بووە کە نردومانە بۆیان ڕاستەخۆ بەدڵیان بووە لەکوێ ئێستا باوادان ئێوە فرۆشت ئێستا لە نەجەفەیە لە بەغدادەیە و لە بەسڕەشەیە چۆن ڕۆشتووە بەڵێ پلتا ناوتووە بۆ شوێنەکانی دیکەش لە عێراق مەبەستم پارێزگاکانی دیکەی عێراق خۆزانی ئەم وەزعەت چی دروست کردووە ینی تۆ زەمانەتی هەر ئەوەیە ئەتوانی بەس هەنێەوە بڵێ زەمانەتی بەس ئەوە هەیە ینی بە قۆناغێکی کەم بڕۆیتە پێشەوە لەسەر خۆ بڕۆیتە پێشەوە ناتوانیان شتە بکەی ئابوووریەکی خۆت بە 100% بخەیتە زەرەرەوە لە وەکو کۆتا پرسیار و کۆتا بابەت ئەم مەوادارینەی ئێوە کە بەکاری هێنن وەبزانم هەندێکیشی هەر بە کوردی لەسەرتان نووسیوە هەمووی کوردیە هەمووی کوردیانی بابەت ژینگەیەکی سەوس ژیانێکی تەندروست دەفری قاورمەی بچووک 12 دانیانی بابەتەکە ئەمە کوردیە وەکو بابەتێکی کوردی ماوادێکی کوردی ئێوە ئەینێرن بۆ دەرەوە یان وەکو کۆماری ئیسلامی ئێرانە ئەمە هەر بە کوردی ئێستا لە هەموو عێراقا کە ئەو شوێنانەی کە بۆی ڕۆشتووە هەمووی بە کوردی دەچێت ئەوە نییە کە یەک وشەی عەرەبی و یەک وشەی فارسی لەسەر بێت عەقدەکەمان وایە لەگەڵانە ئەمە تەنها کە نێرن ناو هەرێمی کوردستان وایە ئەوەشی کەینێرن بۆ لە داهاتووە هەموو وەرکێشی ئەوێ کوردی پێوە بێ بۆ هەر وڵاتێک بچێت ینی ئەوە نییە کە بەسەر سار ئەمانە ئینێرن بۆ باشوور و ناوەڕاستی بەڵێ هەر ئەوەیە هەر هەمان شتە چۆن بیتان نەکردوێتۆ لێ بە عەرەبیش لەسەری بنووسن ئەگەر تاجری زیرەکی خۆیان داوای ئەوە بکە تۆ چیەکەی ناچارە بێ وی بۆ بکەیت بەڵام لە تەنیشەوە چیە کوردیەکانیش و پاشەر عەرەبیەکانیش تۆ بۆن ئەگەر مواسەفاتەکەی ئەمە بە عەرەبی دەفری قاورمەی بچووکەنیشان بە عەرەبی و هەندێکیشی بە کوردی نووسراوە بینوسی بۆ ئەوەی ئاشنای بکەی باشتر دەبێت لە کۆتایەگەر کاکوشمن تۆ شتێکت ما بێ بۆ ئەوەی کە بتوانین ئەمە بکەینە بە دیلی پلاستیک هەم بۆ ژینگەکەمان هەم بۆ تەندروستی خۆشمان باشترە ڕوو لە هاوڵاتیان بێت من داواکەم لە هەموو ژینگە دۆستان لە هەموو کارگەکان با بێنە پێشەوە بەو سعرێک کە ئەوان ئەیانە بێ وە گونجاوە لەگەڵ پلانی کارگەکە ئێمەیە ئێمە هاوکاریان نەبێت داوایان لەکەین خەڵک زیاتر وشیارکەنەوە بۆ کڕی نەک بۆ کڕینی موادەکەی من بۆ تەندروستی خۆیان ئاگاداریان کەنەوە کە ئەو موادانەی کە لە بازاڕە بەکارێت چۆنە چی زەرێرێکی هەیە هەمووی ئەتوانم بڵێم 160 خەڵکەوە ئێستا ئاگادارە لە موادە تێگەشتووە کە مادەی پلاستیک چییە چی نەخۆشینێکی بەدواوەیە و تێگەشتووە لەمەی چییە ئەوەی کە بەکاری ڕێزکاک خۆشمەند حەسان و تەبێژی کارگەیە میلۆن سپاس دەکەین کە بۆم تۆرە بەرنامەکە لەگەڵمان نبووین دەچینە لای ناوبڕێکی کورد و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی دیکەی بەرنامەکەمان
لە تەوەری دومی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر هەرزەکار. هەرزەکار بە تەمەنێکی زۆر هەستیار ناو دەبرێت. لە هەمان کاتە وزەیەکی گەورە لە نێو هەرزەکاردا هەیە. چۆن بتوانین ئەو وزە گەورەیە ئەو شڵەژانە دەرونیەی کە لای هەرزەکار هەیە بە شێوازێک بەکاری بێنین کە هەموو لایە بتوانین سوودێکی گەورەی هەبێت بۆمان، چ لە نێو خێزان، چ لە کۆمەڵگا، چ لە ناو وڵاتدا بە شوێژی بەرفراوان. ئەوەی کە هەیە تا ئێستا زۆر قسەمان لەسەر بابەتە دەرونیەکانی هەرزەکارەکان کردووە. ئەیلایەنە پەروەردەیەکەی چی؟ لە ناو هەرێمی کوردستان پرۆگرامەکانی خوێندنمان چ لەوەی کە لە قۆناغی سەرەتا قۆناغی سەرەتایی جاران دەگوترا یاخود ئێستا لە قۆناغی 1 بۆ 6 بنەڕەتی دواتر کە دەگاتە تەمەنی هەرزەکاری ئەو کەسە پرۆگرامەکە بە شێوازێکە کە تۆ ئامادەت کرد بێ و کەسە و دواتر لەو تەمەنەی کە خۆی لە نێو هەرزەکاریدایە ئەو کەسە پرۆگرامەکانی گونجاون بابەتێکە کە بتوانێت وزە گەورەی بەکاربێنین خودناسی تێدایە وای لێ دەکەین کە وزەکەی بە وزێکی داهێنەر و لە هەمان کاتیشدا مامۆستاکانمان فێرکارن یاخود پەروەردەکارن. بۆ ئەم بابەتانە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز شکورکەریم کە توێژەری کۆمەڵایەتیە و ڕاستەوخۆ لە هەستودیۆکانمان لە پارێزگای و لێرەوە لەگەڵمانەیە. مامۆستا شکور کاتت باش، سپاس بۆم تۆرەی بەرنامە کە لەگەڵمانە بووی. سەرتا پێم خۆشە هەندێک کەسەیە لەسەر مەسەلەی پێناسەکەی هەرزەکار و بەتایبەتی تەمەنەکەی قسەی جیاواز هەیە لەسەری، چونکە هەر وڵاتێک بە پێی گەشەی و هۆرمۆناتی و ئەو بابەتانی کە هەیە لە ناو وڵاتەکەی دەگۆڕێت و ڕەگەزیش دەگۆڕێت. سەرەتا بە ئاشنایەک ببین زیاتر لە تەمەنی خۆمان لە نێو هەرێمی کوردستان لە چەندەوە وەرزەکاری دەست پێ دەکات و دواتر قسەیەکیش لەسەر گرفتە دەرونیەکانیان بکەین. مامۆستا شکور پێ دەچێت دەنگەکەم باش نەگەشت بێ پرسیارەکە دووبارە بکەمەوە لەسەر لە سەر تەمەنی ببوورە سەرەتا دەنگکەتان هات و بەڵام دوایی پچڕا بەڵام بەڵێ بە هەر حاڵ سەرەتا بەیانی ئێوە و بەیانی تەواوی هاوڵاتیانی کوردستانی خۆشەویست بەیانی باشیان لێ دەکەم و لێرەوە دەمەوێت هیوای لەش ساقی و تەندروستێکی باش بۆ هەموو هاوڵاتیان و بە هیوای زوو چاکبوونەوەی سەرجەم نەخۆشەکان و هەروەها هیوای پاراستن بۆ هەمولایەک دەخوازم. ببوورە کاک دەنگەکەت باش ناگات ئەگەر کێشەیە کە بێ پێم خۆشە جارێتەوە جارێکی تر قسە بکەیتەوە دەنجی بەڕێستان ناگات. مامۆستا شکور یەکەم پرسیارم لەسەر بابەتی تەمەنی هەرزەکار بوو. تەمەنی هەرزەکار زۆر قسەی لەسەر دەکرێت و وتم لەسەر ئاسی جیهان بڵێ ئەگەر پرسیارەکە گەشت بێت. بەڵێ بەڵێ زۆر ڕاستە. ئێمە کە تەمەنی هەرزەکار باس دەکەین باس لە تەمەنێکی کورتی قۆناغەکانی ژیانی هەر مرۆڤێک دەکەین. لە هەندێک شوێنە بە پێی پلەی گەرما و یاخود بارگوزەرانی ژیانیانەوە تەمەنەکە گۆڕانی بەسەردادێ، بەڵام بە هەموو پێوەرەکان و بە هەموو توێژینەوەکان و بە هەموو ئامارانێکەوە تا ئێستاکە لە بەردەستماندا هەن تەمەنەکە تەمەنێکی 6 ساڵە تێ ئەپەڕێنی یاخود 7 ساڵەیە. ئەمە لە کاتێکا ئەگەر هاتوو ینی تەمەنی هەرزەکاری ئاسایی خۆی تێ بپەڕێنەوەواتە نەچێتە قۆناغێکی ترکەوە نەیتوانی بێتن هەموو ئارەزوەکان و یاخود مامەڵەی قۆناغی خۆی بە شێوەیەکی باش ئەنجام بدات و نەچێتە قۆناغی ئەوەی کەوا ئێمە پێی دەڵێن دواکەوتەی هەرزەکاری یاخود مڕایقە متەئەخیری لەگەڵدا نەبێتن و یاخود پێشیش نەکەوێتن. بۆ ئەم تەمەنە تەمەنێکی کورتە و من پێم وایە لە کوردستانە هەموو ئەوانەی کەوا تا ئێستاکە لەبەر دەستدا هەن گەرچی لە زۆر شوێنە بۆنمە لە 13 بۆ 19ەوە قسە لەسەر تەمەنی هەرزەکاری دەکرێتن، بەڵام لە هەرێمی کوردستانە هاوڵاتی تاچی کوردی بەهۆی ئەوەی کەوا ناوچەکەی نەبوو ڕێژە گەرمیە دەمیدرێت نە بۆ ڕێژە ساردێش دەبدرەوە بارگوزەرانی ژیانی خەڵکیش تا ئاستێک وەک بڵێ مامناوەندی زیاترە لە بەرزی و نزمیەکەی داواتە ئێمە میدل کلاسمان زیاترە لە لەوەر کلاس وە هەروەها ئەپەر کلاسەکەیدا نەوەنە بورجوازی نەوەندە پرۆلیتاریان بۆیە لە 12 بۆ 18 ساڵ تاچی کوردی زیاتر دەچێتە قۆناغی هەرزەکاری واتە مناڵانی کورد
زیاتر لە 12 ساڵیەوە هەنێکمان هەن دەگەن بە 11 ساڵ و هەنێکشمان هەن تاخیری ئەکەن بەهۆیەوەی گەواگەشتەکانی وەکو پێویست نەکردووە ڕەنگە لە 13 ساڵیە دەست پێ بکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین ئەو تەمەنە کورتە کە لە قۆناغی مرۆڤ بۆ هەرزەکاری دانراوە لە هەرێمی کوردستانە بۆ تاچی کوردی و عێراقی من دەتوانم بە 12 بۆ 18 یاخود بۆ 19 درێژی بکەینەوە ئەمە تەمەنی ئاسایی خۆیەتی. مامۆستا چکولە تەمەنی هەرزەکاری دەیانبینین شڵەژانێکی گەورەیان هەیە ڕۆژی لەسەر ڕیتمێکن لەسەر بابەتێکن ئەم هەرزەکە لەم تەمەنەیە بۆ ئەم شڵەژانە گەورەی هەیە بۆ چۆن بتوانین ئێمە سوود لەم وزە گەورەی وەربگرین. خۆی سەرەتا ئێمە دەبێت تۆزێک قوڵتر بێنە ناو بابەتەکە لەم کاتەیە ئەم گۆڕانکاریە جەستەیە کە ڕوو دەداتن تۆ دەی لێرە چیەکەی ئەم قۆناغە مناڵیەی کەوا ساڵانێکە لەگەڵی مامەڵەت کردووە یاخود بە جۆرێک مامەڵەت لەگەڵ کراوە و ئەوە نا ینی وابەستە نەبووی بەوەی کەوا خودی خۆت مامەڵە بکەیت بۆ خۆت و تەنها لە ژێر دەستەیە مامەڵەت کردووە کاتێک کە ڕاستە خۆ دەچیتە قۆناغی هەرزەکاری ئەم قۆناغە بۆیە کێشەی تێدا دەکەوێتن کە قۆناغێکی خۆناسینە ئەم گۆڕانە فیسیۆلۆجیە ئەم گۆڕانە جەستەیە کە هۆرمۆنەکان ڕوو دەداتن زۆر جار ئارەزوویەک نەفسێک هەوایەک بۆ تاکەکە دروست دەکات ئەمە جگە لەوەی کەوە هەرزەکار بۆ خۆی یەکێک لە تەنەکانی مێشکی کە ئەمە وابەستەی بە مێشکی شەو هەیە کە تەنەکانی مێشکی لە ڕووی پێشەوەیدا وەکو گەورەکان بەسەرن کار ناکاتن بۆیە هەرزەکارەکان پێیان خۆشە مامەڵەیەکی جیاوازتر بکەن جۆرێک لە شەهوەت و جۆرێک لە ئارەزوو بۆ خودی خۆیان دروست دەکەن کە نایانەوێ بستنە ژێر هیچ بارێک و لە هەمان کاتیشدا ئێمە ئاسا هەموو ئەوانێکەوە لە کۆمەلگا چ لە خێزان و چ لە قوتابخانە و چ لە دەرەوە لە کۆمەلگا جارێکی تر نامانەوێ قبوڵی ئەم سربەخۆیی ئەو تەمەنە بکەین ئێستا ئەگەر بێت و لە شوێنێکی ترا مامەڵە لەگەڵ هەرزەکارا ببینین کاتێک کە سیر دەکەین ینی ئاسایی بوونەوە کە لە مامەڵەکردن لەگەڵیدا هەیە زۆر جار بە ڕەفتارەکانی پێکەنینێک دەبیندرێتن و یاخود ئاسایی لێی وەردەگیرێتن بۆیە لەمێ دەرێ کە سیر دەکەین هەرزەکارەکان ئەوەندە تووشی ئەم سەرزەنشتا تووشی ئەم داپلۆسینە نابن بۆیە هەرزەکارەکە لێرە ڕوحیەتێک بۆ خۆی دروست دەکاتن و پێی خۆشە ئەو مامەڵەیە لە خۆیدا ببینێتەوە چیتر کەسێک نەبێتن بە بەردەوام ئەمری بەسەرا بکری ئەمری بەسەرا بکری ئەمەش زۆر کات وەکو پێم گوتی لەژێر کۆنتترۆلی خۆی نییە نەک تەنها بیاوێتن وەکو سەرکردەیەکی گەورە مامەڵە بکات تەنها هۆرمۆنەکانە پاڵی هاانی ئەدەن وای لێ ئەکەن کەوا نەکەوێتە ژێر هەموو بارێکە و جوولە و ڕەفتاری خێرا یعنی ئەنجام دەداتن شتەکان بۆ نمونە تۆ دەی ینی زۆر جار وایە ئامۆژگاری هەرزەکارێک دەکەی بە کاتژمێر لە دوای 5 دقە سەیری ئەەکەینە ئەم ڕەفتارەی بیست چۆتەوە کە تۆ بە وشە پێیت گوتووە بۆیە ئەم زیاتر پێی خۆشە لە نزیکەوە مامەڵەی ڕاستە خۆی لەگەڵ بکرێتن نەک تەنها مەسەرەی لە ڕێگای خوێندنەوە بێ یاخود ئامۆژگاری بێتن بۆیە هەرزەکار ناتوانێتن ڕەفتارەکانی خۆی ئاسا کۆنتترۆل بکاتن. مامۆستا پرسیارەکەم لەسەرەوە بوو چۆن ڕەفتارێکی دروستیان لەگەڵا بکەین بەمەستم لە وزەکەیانە چۆن ئەم وزە گەورەی ئەم تەمەنا بتوانین بۆ بابەتی داهێنەر ئێمە ئەگەر بتەوێت ڕەفتاری دروست لەگەر هەرزەکارا بکەین ئێمە قسەیەکمان هەیە کە لە زۆر شوێنان بە بابەتی حەدیث ناوی هاتووە بەڵام منۆک خۆمەکو حەدیث ڕاستی لە سێرجیشان نەمبینیوە بابەتەکە ئەوەیە کە بۆ نمە دەرێ ئەدیب و سەبعە عەلیم و سەبعە ساحیب و سەبعە 7 ساڵ تۆ مناڵ پەروەردە بکە 7 ساڵیش تۆ مناڵەکان فێر بکە 7 ساڵیش هاوڕێتیان بکە باشترین مامەڵەیەک تا ئێستاکە لە هەموو شوێنەکانە بە دروست زانراوێتن لەگەڵ هەرزەکارە چ لە خێزان و چ لە قوتابخانە لێک نزیک بوونەوەیە واتە تێکەڵاو بوونە بە ژیانی هەرزەکارەکە بۆ نمونە باوچێک لە ماڵەوە کە سەیری تەلەڤیزۆنێک دەکاتن پێویست ناکە ڕاستە خودی خۆی بە تەنها سەیری ئەم پرۆگرامانە بکاتن پێویستەکە شەیری کوڕەکەشی بکات لەگەڵ خۆی شەیری کچەکەشی بکات لەگەڵ خۆیە کاتێک سەیری ئەفلامێک دەکات سەیری پرۆگرامێکی تر دەکاتن واتە ئەگەر بێت و یاخود مەسەلەی دۆستایەتیکردن نزیک بوونەوە لێی ناخواردن لەگەڵی چوونە دەرەوە لەگەڵی مامەڵەی نزیک مامەڵەی ڕاستە خۆ لەگەر هەرزەکار تاکە ڕێگەیە و هەروەها جارجاریش بینینی ڕەفتارەکان و ڕاستە خۆ سەرکۆن نەکردنی لەبەرەوەی ئێمە دەبێت شتێک لێرە ببینین ئەمیش 4 جۆر هەرزەکارمان هەیە
ئەم چوار جۆر هەرزەکارە دوانیان بە ئیعتوبار بە پێوەەر وادانراوە کە ئەمانە هەرزەکاری دروستن تەندروستن لەم دوو جۆرەیاندا ئێمە ئەوەنە گرفتێکمان نییە بە ناوی شێشە باسی پێ چکە باسەکەی تۆ پەیوەندی بەو گرفتانەوە هەیە کە هەرزەکار هەیەی نەک لایەنە باشەکانی خودی هەرزەکاری دووانەکەی تر دوو جۆرن ئەم جۆرەیان یەکێکیان ئەوەنە خراپ نییە بەڵکو ئێمە لی تێناکەین ئێمە نایناسین ئێمە نەماناسیوە ئێمە شارەزاییمان نییە چۆن ئەم گەنجە ئەم هەرزەکارە خودی خۆی هیچ ڕفتارێک ناکە ڕاستەخۆ تەنها ئەو پەرچەکردداری هەیە واتە کاتێک کە ڕفتارێکی ناشرینی بەرامبەر ئەنجام دەدرێت بۆ نمونە ئێستاکە لە وەرزی هاوینداین وەرزەکە گەرمە ئەگەر تۆ هەرزەکارێک ببینی بە خەمسەلەیە کاتۆتە دەرەوە چاوەڕێ ئەو بکە کە تۆ قسەی پێ بڵێ ئەمیش ینی وەڵامێکت دەداتەوە وەڵامێکی ناشێرنت دەداتەوە وەڵامێکی توندت دەداتەوە یاخود ئێستا من تۆ سواری پاسێک دەبی سواری تەکسیەک دەبین کاتێک هەرزەکارێک ئەبینی دەستەکانی قۆڵەکانی کردوتە تاتۆ ئەم حساب بۆ تەمەنی تۆ ناکە کە تۆ پێی بڵێ ئەمە چیەوە دەستەکانی تۆ بۆ ئاوایە بۆ ئاوای ڕەنگە تۆ چاوەڕێ ئەو کە ڕاستەخۆ پێدرێ لوت زل بۆی ئەم زۆرە هەرزەکارە وەکو خۆی تەنها ناسینەوەیان تەنها ناسینیان ڕاستەخۆ گرفتەکە چارەسەر دەکات بێگرفت دەمێنەوە چکە تۆ کاتێک کە ناسیت بە شێوازی خۆی مامەڵی لەگە دەکەت چکە هەموو تاچێک کەتەلۆکێکی خۆی هەیە و هەموو تەمەنێکیش کەتەلۆکی خۆی هەیە ئەمەش کەتەلۆکی ئەم هەرزەکارە و ئەم جۆرەیانە جۆرەکەی تریان دەمێنێتەوە ئەو جۆرەیانەکەوا بۆ خۆی دەست پێشخەری دەکاتن لە ئەنجامدانی ڕەفتارەکان باشە بەڵام مامەڵە بوون نزیک بوونەوە لەگەڵیدا تۆزێک لە ڕەفتارەکانی ئەو بۆ ماوەیەکی کاتیش بێ ئەو کاتانێکەوە لە بەر چاوی تۆیەکەوە لەگەر تۆیەکەوە لە نزیک تۆیە تۆ ڕەفتارەکانی ڕادەگری بەڵام لێ دوورکەوتنەوە لێی چکەیەکێ لە مەهامی و گرنگەکانی تەمەنی هەرزەکاری کە ئەو پێی خۆشە باشە هاوڕێکەکەی دەخاتە سەروی هەموو شتەکانەوە دەخاتە سەروی هەموو یاساکان و دەخاتە سەروی هەموو پەیوەندیەکانی یعنی لە سەروی هەموو یاساکان دەیبین لە سەروی هەموو پەیوەندیەکانی دایک و باوکو برا گەورە و مامۆستاکەی دەیبینێتن هاوڕێیەکەی لای زۆر مقەدەسە زۆر ئازیزە بۆی ئەوەی لەژێر کاریگەری ئەوە و ئەمیشیان سەیر دەکەی چێە هاوڕەیەکە کە هەمان تەمەنی خۆی هەیە هەمان حەز و ئارەزوەکانی خۆی هەیە بۆیە ئەم دوانە تەنها ڕەفتارەکانی کە ئەنجامی دەدەن لەیەکی وەردەگرنەوە زۆر بەدەگمەن وایە دەبێتن شتی باش لە یەکتریەوە فێر بن و ئێمەش بۆ خۆمان کاتێک کە باسی ماهیەتی یاخود بوونی ڕەفتاری قۆناغی هەرزەکاری دەکەین گرنگجی ئەم قۆناغە وخوا کێشەکان ماهیەتیان لە چیە بوونیان لە چیدا هەیە کاتێک ئێمە باس لەوە دەکەین فێربوون لە هەڵەکان کاتێک مرۆڤ لە هەڵەکانەوە فێر دەبێت زۆرترین هەڵە لەکوێ دەکرێتن لە قۆناغی هەرزەکاری ئەنجام دەدرێت بەشێکی زۆری ئەم گرفتانێکەوە ڕووپەڕۆی تاکەکان ئەو کاتەی کە ماڵما حەزەکەم قسە لەسەر بابەتی لە گرفتەکان نزیک نکاتەوە ببوورە حەزەکەم قسە لەسەر بابەتی پەروەردە بکەین ئێمە لە پەروەردە بناکەیەکی گەورەیە بۆ دواترنەوەکانمان هەرزەکارەکان بەشی زۆریان لە نێو خوێندنگاکانن لە نێو ناوەندە پەروەردەیەکانن لای ئێمە توانیمانە لە پەروەردە چ لە قۆناغی پێش دەستپێکردنی هەرزەکاری و قۆناغی هەرزەکاری و دوای ئەوەش پەروەردەیەکی دروستمان هەبێ بۆ ئەمانە مەبەستم لە ڕووی پرۆگرامەکانمان هێندە باشن کە ئەم کەسە خودی خۆی بناسێت و ئەم کەسە ڕەفتاری خۆی بزانێت چۆن جێبەجێ بکات و داهێنەر بێ و بتوانێت ئەو بابەتانەی کە بۆ نمونە لە کەسێکی هەرزەکارە هەیە ئێمە لە ڕێگەی پەروەردەوە هەڵەکانی کەمتر بکەینەوە. پێم وابێ مەبەستی بەڕێستان ڕاستەخۆ قۆناغەکانی خوێندنە لە پەروەردە نە لە خێزان و نە لە کۆمەلگایە ئەگەر ئێمە باس لە پەروەردە بکەین لە پرۆگرامە ئەمە دەبێت تۆزێک ورتر مامەڵ لەگەر ئەوە بکەین لەبەرەوەی بەزارەتی پەروەردە یاخود دامەزراوە پەروەردەیەکان دەبێت شتێکی سیستەماتیک بێ موئەسەسەیە ئەمە ڕێکخراوە لەسەر ئاستی وەزارەت ئێمە پێویستمان بەچیە وەکو ئەیکەوە وەزارەت و ئیشراف ئەنجامی بداتن ئەویش ئەوەیە ئێمە ناتوانین پێم وایە لە هیچ وڵاتێکیشە تا ئێستاکە نەکەوتوتە بەرچاوی من و ئەوەندەیکەوە من سێرجی دەکەم و بە دوایدا دەگەڕێن لە سیستەمە نەبووە ڕاستە خۆ تەنها بابەتێک ئامادەکرابێ وەکو بابەت لە جەدوڵە هەبێتن بەڵام لەوەیە لە بەشەکانی کتێبەکانە وەکۆی کە لە ئێمە لە زیندەوەرزانیە بەشێک هەبوو تایبەت بوو بە ئەندامی نێرینە و مێینە و لێرەشدا دەپڕژایە سەر ئەو بابەتانە بەڵام بەداخەوە ئێمە لەو قۆناغانەی پێشودا زۆر بەکەمی
بەوردی مامۆستاکان ئەم بابەتانەیان دەخوێن تەنانەت زۆر کات پێم وابوو خۆشیان لێ دەدزیە و لە بابەتەکە ڕایان دەکرد و لە زۆر قوتابخانە هەبوو تەنانەت گوێبیستی ئەوەش دەبووین کە مامۆستایەکە ئافرەت بوو دەگەیشتە ئەم بابەتەوە قوتابخانەکە کوڕان بوو مامۆستایەکی پیاو دەهات لەم بابەتە بۆ دەرسێک یا دوو دەرس زیاتر قسەی لەسەر ئەم بابەتە دەکرد وەکو وەزارەتی پەروەردە وەکو یەکە پەروەردەیەکان سەر بە وەزارەتی پەروەردە دەکرێت ینی بابەتێک کە بۆ خودناسی خۆی کە لە ناو یەکێک لە بابەتەکانە بەشێکی بۆ جێ بکرێتەوە تۆزێک ورتر لێرە قسەی لەسەر بکرێتن ئەمە وەکو ئەوە لەسەر ئاستی کارجێڕی یەکە قوتابخانەیەکان کاتێک کە دەڵی بەڕێوەبەر و دەستەی ئیدارەکە و یاخود ئێستاکە توێژەری کۆمەڵایەتی لەوە هەنەیە ڕویایەکی جوانتری بۆ ئەم بابەتە هەبێتن سەرجەم ئەو بڕیارانە و ئەو یاسایانەی لەو قوتابخانە ئەو ڕوولانێکەوە تۆ دەری دەکەی دەبێت لێگەیشتنێک هەبێتن دەبێت ڕێزێک هەبێت دەبێت حرمەتێک بۆ کەسایەتی هەرزەکار دابدرێتن چیتر هەرزەکار ڕاستە خۆ بە ڕەفتارەکەی پەنش نەکرێواتە سزا نەدرێتن ئەگەر ڕەفتارێکی ئەنجامدا باشترە مەسەڵەن دانیشتن و قسە لەگەکردن و پێم وابی ئەمەش لە ئێستادا وەکو خۆی ینی ببوورە کاتەکەمان کەم ماوەسێکیش لەسەر مامۆستا بکەیت ئایا مامۆستاکانمان پەروەردەکارن یا فێرکارن زۆر بە کورتی سپاس دەکەم لەبەرەوەی کاتمان بەڵێ بوونی مامۆستا بوونی مامۆستا بەداخەوە کەممان هەیە وەکەوەی کە گوتم جۆرەکانی هەرزەکار بناسەی و تەمەنی هەرزەکار بە وردی بزانێتن و تا ئێستا پێشم وایە هیچ ێکێکیان ڕاهێنان و یاخود خولی تایبەت بە قۆناغی هەرزەکاریان نەبینیوە و هەڵچوونەکانی هەرزەکار نازان لایەنی دەرونی هەرزەکار نازان لایەنی پەروەردەی هەرزەکار نازانن بۆیە زۆر کادوا بۆ مامۆستا تەنها لە خەمی کۆنتڕۆلکردنی کلاسەکەی و وانە بێژەکەی خۆیدا هەیە وەکو بابەتی پەروەردەکاری بەڵێ دەمێکە ئەم گرفتەمان هەیە کە مامۆستاکان لە ڕووی پەروەردەیەوە دەکرێت بڵین بەشێکیان زۆر باش تێگەیشتنیان بۆ بابەتی پەروەردە هەیە بەڵام من بە ڕێوای خۆم وایە هەموو مامۆستایەک لە قۆناغەکەی خۆی بۆنمە لە قۆناغی ئەگەر سەرەتاییشدا هەیە مامۆستاکە سایکۆلۆژیای مناڵ بخوێنێتەوە و ئەوانەی لە قۆناغی هەرزەکاریدان سایکۆلۆژیای هەرزەکار بخوێنێتەوە و وەزارەتی پەروەردە و یەکەی ئیشرافیش و بەشی چالاکی و مەشق و ڕاهێنانەکان خولی تایبەت بۆ ئەو مامۆستایانە بکاتەوە و مامۆستایەکان بەبەردەوام زانیاری باشتریان هەبێ بۆ چۆنێتی مامەڵەکردن بۆ لێکجیاکردنەوەی هەرزەکارەکان لە یەکتری چۆ کاتێک ئێمە کەتەلۆکی هەرزەکارەکانمان ناسی بێگومان ڕەفتارێکی جوانتر و مامەڵەیەکی باشتریان لەگەر دەکەین ئەو کاتە مامۆستاکەش ئەوەندا کێشەی بۆ دروست نابێت لە پۆلەکەی خۆیداوە هەمیش ئێمە دەتوانین خزمەتێکی باشتر بە دەرونی ئەم هەرزەکارە بکەین چکە هەر مرۆڤێک قۆناغی هەرزەکاری ئارامتر و باشتر ینی بەڕێکرد لە قۆناغەکانی داهاتوودا ئەوەندە ڕوبەڕووی ئەو گرفتانە نابێتەوە ئەوەندە ڕوبەڕووی ئەو کێشانە نابێتەوە کە بەشێک لە تاکەکان بەهۆی ئەوەی کەوە قۆناغی هەرزەکاریان تێر نەکردووە یاخود گرفتی زۆریان هەبوو لە قۆناغی هەرزەکاری تا ئێستاکەش لەگەڵیان ماوەتەوە وەکو کێشە تاکەکە پێی دەناسرێتەوە و بۆتە بەشێک لە سیفات و ڕەفتار و کەسایەتی بۆیە بوونی مامۆستا لە پرۆسەی پەروەردەکە یەکێکە لەو کەسانە لەبەرەوەی کەوە ڕاستەوخۆ مامەڵەکە لە نێوان ئەوە ڕەنگە وەزارەت هەوڵی باشی دابێتن ڕەنگە یەکەی ئیشراف تەمەشا دەکەی سەرپەرشتیارەکان هەوڵی زۆر باشیان داوە بەڵام لەبەر ئەوەی کردەکە ڕاستەوخۆ لە نێوان مامۆستاکە و هەرزەکارەکانە ئێمە زیاتر پێویستمان بە مامەڵەی مامۆستایەکەی پێویستمان بە لێک تێگەیشتن و پێویستمان بە ڕەفتاری ئەو مامۆستا هەیە لەگەڵ قوتابیەکان. زۆر سپاس بەڕێز مامۆستا شکورکەریم کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکەمان لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ بەشداریکردنتان. دەچینە پارێزگای هەڵەبجە بۆ لای هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە قسە دەکات لەسەر جەژن گەشتیارەکانی جەژن لە ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە کە نزیکەی 35 ناوچەی گەشتیاری هەیە. فەرحان ڕۆژ باش ژمارەی گەشتیارەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە چەند بوون؟ قەرەباڵغێکی زۆر هەبوو. بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە لە پارێزگای هەڵەبجەش ئەمڕۆ کۆمەڵێک هەواڵ و چالاکی هەیە لە دیارترین چالاکیەکان ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجە لە دوایین کۆبنەوەی خۆیدا ژمارەیەک ڕێنمایی دیکەی دەرکردووە تایبەت بە ناوچە گەشتیارەکان بڕیاریاوە کە
ناوچە گەشتیارەکان تەنها کراون لە ناو سنتەری پارێزگای هەڵەبجە دەنا قەدەغی هاتوچۆیە لە نێوان پارێزگاکاندا واتە ڕێگە بە هاتنە ناوەی گەشتیار نادێت بۆ ناو پارێزگاکەەوە بە تایبەت بۆ ناوچە گەشتیارەکان و هاتنی هەموو گەشتیارێکی باڵێن ئەو گەشتیارانی کە بیانین بۆ ناوچەکە قەدەغە کراوە و لە مەرزەکانیشدا مەرزە لاوەکیەکانیشدا بڕیاریەوە داوە کە مەرزەکان تەنها کراوە بن بۆ بواری بازرگانیکردن و جەختی لەوە کردوێتەوە کە شوێنە گشتیەکان ئەوانەی باڵێن هۆڵی لە ژوانی و ئەو هۆڵانی کە ڕۆژانە لە سێکتەر جیاوازەکاندا قەرەباڵقیان تێدایە بەداخراوی بمێنەوە بە چەند بڕیارێکی دیکەیان دەرکردووە کە پێیوەستن بۆ بڕیارانی کە لەلایەن وەزارەتی ناوخۆ بڕیارەکان ڕۆژانە دەردەچن و هاوپێچ کراونەتەوە بۆ بڕیارانەوە ئەمڕۆ ئێمە قسە لەسەر کەتی گەشتوگوزاری هەڵەبجە دەکەین دیارە لە ڕۆژانی جەژندا ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی ناوخۆی هەرێمی کوردستان ڕویان کردووە ناوچە گەشتیارەکانە و گەشتیارانی کە هاتبوون جیاواز لە ساڵانی دیکە بە کەمترینیان با بڵێن لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتبوونە ناوچەکە زۆرترینیانەوە کەسانە بوون کە لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانەوە ڕویان لە ناوچە گەشتیارەکان کردبوو ئەمڕۆ لەگەڵ مامۆستا وەهاب بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری گەشتوگوزاری هەڵەبجە گفتوگۆکەین مامۆستا وەهاب ئەگەر پێمان بڵێن لە ڕۆژانی جەژندا تا چەند گەشتیاران ڕویان لە ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجەکە سڵاو لە بەڕێستان و بینەرانی گەلی کوردستان تەبەن لە پێش جەژناوە قەدەغی هاتوچۆ بوو بەڵام خۆشبەختانە بۆ ڕۆژانی جەژن ژوورەکانی ئۆپراسیۆن بڕیاریاندا بەکردنەوەی شوێنە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە ڕێنمایی تەندروستی طبعا ئێمە لیژنەکانی خۆمان هەر پێش جەژن کۆبوونەوەمان بە لیژنەکانی خۆمان کردو لە ناوچە گەشتیارەکان چ لیژنەی جێگیر کە لە شوێنە گەشتیارەکان هەمانە هەروەها لیژنەی گەڕۆکیشمان هەبووە بەردەوام سەردانی شوێنە گەشتیارەکانمان کردووە خۆشبەختانە خەڵکانێکی زۆر بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان سەردانی شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجەیان کردو ئێمە پێشەوە سەردانی هەموو ڕێستۆرانت و شوێنەکانمان کردو پێمان ڕاگەیاندبوون لەوانەیە لە ڕۆژانی جەژندا کەوا ژمارەی گەشتیاری ناوخۆڕ و بکەنە شوێنە گەشتیارەکان داوایان لێ دەگەین کەوا چ گەشتیاران و چه خاوەن ڕێستۆرانت و شوێنە گەشتیاریەکان پابند بە ڕێنمایە تەندروستیەکان لەبەر سەلامەتی گیانی خۆیان و هاوڵاتیان ئەو ڕێژەیە کە سەردانی ناوچە گەشتیارەکانیان کرد لەم ساڵدا چاوەڕوان کرا و یا ڕێژەیەکی زۆر بوو بەراورد بۆ دۆخی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە خۆی ئەوانەی کە ڕوویان کردو دە شوێنە گەشتیارەکانی من ناتوانین بڵێن هەمویان کەوا گەشتیارن لەبەرەوەی زۆربەیان بڵێن سێرانکەر بوون کەوا لەوانەیە لە بەیانەکەی لە سعادنەوە هاتووە لە عەسر ڕۆشتوێتەوە بەڕاستی ڕۆژانی جەژن چوار ڕۆژەی جەژن ڕێژەیەکی زۆر باش بوو ساڵانی ڕابردوو زیاتر بوو کە لە بۆنەکاندا بەهۆی گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراقەوە بەڵامی ساڵ جێگەی داخە بۆ بوونی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتووشۆ لە عێراقا گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراقی تیانە و تەناهی ناوخۆ بوو ڕێژەیەکی زۆر باش بوو هەموو خاوەن کەپر و خاوەن ڕێستۆران تووانەکان گەشتبین بن بەوەکەوە ئەم فترێکەوە هەلێکی کار بوو بۆ ئەوان و ئەو گەنجانشکەوە لە لای ئەوان ئیشیان کردووە ڕێژەیەکی خراپ نەبوو باش بوو مامۆستا بەشێک لەوانی کە باڵێن خاوەن دووکان و خاوەن ناوچەی گەشتیارین لێرە باڵێن کاتێک کە لیژنەکان دەڕۆن بۆ ماسک و دەستکێشوە و باڵێن کەرەسانە بەکاردێن کە هی خۆپارێزین ئێوە هیچ دوکاندارێک هیچ فرۆشیارێکتان سزادا ئەماوەیە کە لە بەرەوەی کە ڕێنمایە تەندروستەکانی جێبەجێ نەکردبێت ئێمە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ شوێنە گەشتیاریەکانە هەیە ئەوانیشکە بۆ ئومێدی ئەوە بوونکەوە بگرێتەوە ساڵی ئیمساڵ لەوانەیە زۆربەی ئەوانەی کە شوێنەکانیان گرتووە کرێی شوێنەکان دوو بەرامبەر بوو لە ساڵی ڕابردوو ئامادەن هەموو مەرجێک جێبەجێ بکەن ئێمە پێشەوە پێمان ڕاگەیاندون زیاتر ئەوانەی کە میوان کە دادەنیشە لەلایەن و ڕێنمایەکانی ژووری ئۆپراسیۆنش و تەندروستیش ئەو میوانانەی کە دادەنیشن دوور بن لە یەکترەوە هەروەها ئەوانەی کە خواردن پێشکەشەکەن و یاخۆت دەستکێش و دەمامک بەکوانەی کە پارە وەرەگرن دەستکێش و دەمامک بەکاربێنن خۆشبەختانە پابندی ڕێنمایەکان بوون ئێمە لیژنەکانمان کە گەڕاون خۆشم بەردەوام لە هەموو شوێنەکان گەڕاوین ئەگەر کەسێک پابند نەبێ ئێمە بێشکی جااتی یاسایی لەگەڵاکەین غرامەیەکن کە چەند جارە بکێتەوە بێتەوەی داخستین شوێنەکان باشە مامۆستا با بڵێن ساڵانە نرخی جۆرا و جۆر هەیە لە ناوچە گەشتیارەکانەوە بەشێک لە فرۆشیاران بەداخەوە با بڵێن یاری بە نرخەکان دەکەن ئێوە وەکو تیمەکانتان بۆ نمونە ئەگەر گەشتیارێک ڕووی لە هەورمان کردبێت نرخێکی زیاتری لێ وەرگیرا بێت لە ناوچە گەشتیارەکانە چۆن پەیوەندی بەوە بکە یاخود ئێوە ئیشاد لەسەر ئەو بابەتانەکەن ئێمە و لیژنانە یاخود چاودێرەکان کە لە شوێنە گەشتیارەکانە هەمانە باجیان پێ و دیار و ناسراون خەڵکی زۆری ژەزانێت بۆ خۆشمانن بۆ تاقیکردنەوە لەوانەیە خەڵکانێکی هاوڵاتی سنوورەکەش نەبێت بە گەشتیارێکە هاتۆتە شوێنەکەەوە یاخود کەسێکی تر هاوڵاتیە
ئێمە پێش خۆمان ێنێرە شوێنەکان بۆ کڕینی هەندێشت ئەگەر بزانین سعرەکەی جیاواز بێ مەسال بۆ نمونە لەو خەڵکانی کە خەڵکی سنوور و خەڵکێکی دەرەوە بێشک گێمە ئیجراتی لەگەڵا دەکەین بە هەموو شێوەیە گێمە بە دوواداچون بۆ ئەو نرخانە دەکەین کەوا جیاوازی نەبێت و ئێمە لیژنەکانیشمان ساڵی ڕابردوو خەڵکانێکە بوو گەشتیار بووە لەوانەیە هاتوو گەڕاوەتەوە گەرمیان گەڕاوەتەوە هەولێر گەڕاوەتەوە شوێنەکانی کە ئەگەر هاتوو تێبین لەسەر هەر نرخێک بوو بێ بۆ نمونەمە زۆربەی شوێنەکان کە باجیان بەڵگەیان هەیە کەوانە شت دەفرۆشن و یاخود شوێنی گەراجە یا شوێنی مانەوەی کەپرە ئەگەر هەر تێبینێ لەسەر نرخەکە بۆ ئێمە پارەکە ئیجراتی زۆرمان کرد لەسەرەوە کە کەسێک زیادی لێ وەرگیراوە زیادەکەمان گەڕاندوێتەوە بۆ گەشتیارەکە و ئیجراتی خاوەن کەپرەکەەوە یاخود ڕێستۆرانتەکەشمان کردووە دوێنێ بەیانێکی بڵاو کردەوە ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجە تایبەت بە گەشت و گوزار و کەرتی گەشتیاری لە هەڵەبجە چ بڕیارێکی تێدا بووە ئێستا با بڵێن ئەگەر کەسێک بیەوێ سەدانی ناوچە گەشتیارەکان بکات لە دەرەوەی پارێزگای هەڵەبجەوە چۆن نەبێت بێشک دوێنە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەڵەبجە کەوا کۆبوونەوەی کردووە بڕیاری داویەکێ لەو خاڵانە خاڵەکانی شوێنە گەشتیارەکان داخراون بە ڕووی گەشتیارانی دەرەوە خەڵکی دەرەوەی پارێزگای هەڵەبجە تەنها بۆ خاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە کراون سپاس بۆ بەڕێزیشتان بەڵێ ڕێبین ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو تایبەت بە گەشت و گوزاری هەڵەبجە بە هیوای ڕۆژێکی ئارام بۆ هەمولایە بنەگەڕێم وڵایە بۆ ئێوەش فەرحان سپاس بۆەوەی کە بە شوەیەکی ڕاستەخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان نەبووی تەوەری سێمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر چاویلکە بە تایبەتی چاویلکەی خۆری شەمسیەکان چۆن بتوانین چاویلکەیەکی دروست بەکاربێنین ئەو چاویلکانەی کە ئێستا لە بازاردا هەن چۆن جیای بکەینەوە مەئەسڵە یاخود بابەتەکە بابەتێکی عادیە چ سوودێکمان پێدەگەێنێت ئەتایە تەنها لە وەرزی هاویندا ئەمە پێویستە چاویلکە بەکاربێنین یا وەرزەکانی دیکەش بابەتی هەستیاری کە حساسەتی پێدەگوت یاخود هەوکردنی چاوەکان گرفتێکی گەورە دروست دەبێت ئەگەر بێت و چاویلکە بەکارنێنی مەژووی چاویلکە سەرەتا بەم شێوەیە سادە دەستی پێکراوەمە تەمەنی 150 ساڵ دەبێت ئێستا گەشتۆ بەمە جوانکاری تیا کراوە ڕەنگدە گۆڕێت بابەتەکان هەنگاو بە هەنگاو گۆڕانکاری گەورە لە چاویلکە کراوە هەندێک مواسەفات هەیە زیاد کراوە بۆ چاویلکەکان چۆن بتوانین چاویلکەیەکی دروست هەڵبژێرین بە تایبەتی لەم کاتانەیە کە ئێستا گەشتت هەبێ یاخود دەچیتە دەرەوە و تۆزیش هەیە و تیشی سەر و بنەوشەی و ژێسووریش هەیە لە خۆر بە بەردەوامی بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردننی چاویلکەی دروست میوانداری بەڕێز کاکاسۆ ڕشیدمان کردووە کە چاویلکە سازە کاکاسۆ ڕۆژ باش بخێر باش دەستان خۆش بۆ ئەم بەرنامەیە بژیت کاکاسۆ ئەو بابەتی کە زۆرمان بە شوێنی ئەوەین بزانین چی بکەین بۆ ئەوەی کە چاوکێکی دروست هەڵبژێنین من چوومە بازار کەسێکی سادەم شارەزانین لە بوارەکەدا چۆن چاویلکەیەکی ئەسڵ لەگەڵ چاویلکەیەکی عادی لێک جودا بکەمەوە بەڵێ دەستان خۆش بێ بەنسبەت پێداویستی چاویلکە بۆ وەکو بەکارهێنان بەڕاستی لە هەموو وەرزەکانە پێویستە بەڵام بە تایبەتی لەبەرێکە هەتاوەکە زۆر بە تینێکی زیاتر لە وەرزی هاوینە زیاتر پێویستەکە زیاتر بێت یان ئێمەکو خاوەن زیاتر لەسەر ئابەباتەکەکەین وردەکاریەکەی لە چ کاتێکە زیاتر پێویستە بەکاری بێن ڕەنگەکەی چۆن بێشەوەکەی چۆن تۆ وەکو بڵێن وەکو بچی چۆن چارەکەیەکی گونجە هەڵبژێری کە تۆ لە جاتی زەرەر سوودی پێبگەێنێ زۆر جار ئەچی چارەکەی کە بینی بە ڕووکەش وڵاتێکی زۆر جوانی هەیە بەس لە پێکهاتە و لە دروستکردنا ئەو مادانی کە لی دروستکراوە ڕەنگە زۆر جار مادەیەک بێ زەرمەند بێ هەم لە چوارچێوەکەی ئەو فرێمەی کە لی دروستکراوە هەمیش لە لێنزەکانی بەنسبەت چوارچێوەکە هەندێک جار ڕەنگە موادێکی بەکارهاتووە مەسەن پلاستیکی گەڕێنراوە بێ بۆ دروستکردنی ئەو مادە ئەم مادەیە کە ڕاستەخۆ کۆنتاکتی لەگەڵ پێستایە ڕەنگە بەچەند ئەو دەقێنە یان بەسەم و دێشی درێژخان وردەوردە هۆکارێک بێتە هۆی نەخۆشیی پێست دروست کا بەوەنێ و ئیتا فرێمەوە و بەنسبەت لێنزەکانی هەر لەسەر ئیتارەکەی مادەم چیتە سەر ئیتارەکەی هەیە معدەنە هەیە پلاستیک هەیە مادەیەکی تەنها لایلۆنێکی بەسیتە بەکاری هەیە ناوە کامیان باشترینەوە بەدڵنیایەوە ئێستا زۆربەی خواست لەسەر چوارچەی پلاستیکە لەبەر هەندێک مواسفات یەکێک لە مواسفاتەکە ئەوانەی کە بەردەوام چالکی باڵێن پزیشکی یان هەتای بەکارێن بۆ پارێزگای لە چاویان کێشی مادەکەیە ئەو کێشی مادێ مەسەم تۆ بەردەوام ڕۆژانەگە سەعات 2 ساعت چەند ساعتێک ئەگەر شەمسی بیان ئەگەر تو بێ بەردەوامی لە چایکی ڕاستێکە کێشێکی قورسی هەبێ زوو بێزاربیان مەسەن زۆر جەلانێ
پێویست بێ بەڵام لابلای بنێت و بەکاری ینی ئەمە ئەسڵاگە بەڵێ ئەوە لانیشی ئەتوانین ئەوەش باسکەین لانی قورسەی کە ئەمە ئەسڵە ئەو ماتریاڵی کەتیا بەکارێتەوە مادەی خامە ینی موادی معادی تێ نەگرانسە زۆر مادەهەیە پلاستیکە ئەیبینی بە ڕووکەش بە چاو ڕەنگە کەسێک زۆر شارزانە بە هەستی پێنەکە ڕەنگە چرخێکیان ئاگرێکی بەسیتی لێوەی بێ بە هەڵمیان بێ بە کەف لەبەرەی کە مادەکە خانەکانی یەکتری نەگرتووە تا تێک هەڵنەوەشێ و ورد و خاشنەویان ڕەنگە ئەم ماوە زۆر کەس بە بۆنەی ئەم بارودۆخی کۆرۆنا مەسەن سپرا و هەندێک مادەی کوهلی و پاکشکەرە و تاقیم بەگارە زۆر کەس چالەکانی ئەگەر مادەیەکی باشنەوە بێت تووشی زەرر بە مەسەن ئێتارەکەی جای بکەینەوە بڵێن مادە باشەکەی پلاستیکەکە ڕەنگە ئەوکو چێش باسی پلاستیک وای چێژی سوک بە زۆکو مادە مەسەن مادەی پلاستیک بۆ نوێسە ئەمە کە ئەیبینی ڕواڵەتێکی جوانی چێشیشی سووکە ئەمە وەکو مادەیەکی ڕواڵەتێکی زۆر جوانە و چێشی سووکە و ڕەنگە لە چای باڵە مەشتێکدا بەڵام لە دروستکردنی ئەم ئێتاڕەم چارەکە شەمسیە ڕەنگە ئەگە چارەکەیەکی تایبەتمەند مەسەن ئۆرجینەڵ کاتی دروستکردنی 5 ساعتی بێ یان 4 ساعتی بێ ئەمە ڕەنگە بە 20 دقیقە 25 دقیقە دروست کرێ و بەرهەمێکی زیاتر بۆ نمونە من شارەزانی بەڵێ چۆن بزانم ئەم بابەتە ئەمە دروستە ئەوەی کە ئەم پارێزێت لە تیشکی سەر و بنەوشەی و ژێر سوور و تۆز و تێکەڵەکانی بەڵێ ئەمە گرنگترین شت ئەگەر وەکو باسکردن بێ ئەو شوێنێکی باوەڕ پێکراوە بێت بۆ مەسەن تۆ ئەو چارەکەی لەم نەکڕی لە هەر شوێنێک بیکڕی کام چاکە زانی و کوالیتێکی باشە تۆ هەر خۆل لە چاکی باشە چەند کەسێکی بینێ لەو چەند کەسە ڕەنگە پێنجیان شارەزانە بن چواریان دوانیان یان شارەزان بۆ نمونە ئەو دواناڵ ئەم چارەکەێکی باشە کە تۆش ئەمە بینی لە شوێنێکی باوەڕ پێکراوە بەرداوامی لەو شوێنە ئەو شتێک کە مەبەستەوە پێویستە دەستەکەوێت ئەمەیەکە لە نقطەکان کە تۆ بتوانین لە شوێنێکی باوەڕ پێکراوە تۆ میش هەندێک مواصفاتی ڕەنگە ئێستا هەندێک ئامێر هەیە بتوانین پشکنی پێوەکەین بۆ نمونە ئێستا ئەمە تیشکی کۆکرا کە پێوان تیشکێکی لیزەری ئەم تیشکە کە بەنا ئەم لێنزا تێپەڕێ زۆر بە ئاسانی زۆر تیشکی کۆکراوە بڵێن لیزەری با بڵێن ئەگەر ئاوا زۆر بە ئاسانی بەناو ئەم لێنزا تێپەڕێ یعنی هیچ ڕاگرێک نییە ئەنی هەموو تیشکان پێێتەوە بێ ئەوەی کە هیچ پاڵاوکێک بکە باشە ئەم بۆ نمونە ئێستا مەستە ئەمە بە ڕووکەش مەسەن شتێکی زۆر دروستکرا و دیکۆرێکیە بەڵام لە ڕواڵەتە هەم لە ئیتار هەم لە لێنزا ئەم مادانی کە لی دروستکران پلاستیکانە هەندێک پلاستی خەوشە چالکەی شەمسی تایبەتمەند بە چەند کۆنتترۆلێکا ڕۆژ ئەنجەوە چالکە بۆی ئەماڵە ئۆرجینە لە نرخەکەی مەسەرن ئەتوانین بڵێن لە بە 30,000 تا بڵم تا $1000 هەیە بۆ نمونە ئەمە بە چەند کۆنتترۆلێکا ڕۆژتوانی چەند جارێک فحسکراوە چەند جارێکم عادەسەی پاکراتە لەو خۆشانی کەتیادی تێست کراوە کە تیشکی پیاتێنە بەس ئەمە پلاستیکێکی هەوێرێکی گیراوەیە چەند قاڵبێکی پلاستیک لێ دروستەکە و چارچێکە و ئەخرێتە ناو ئەخرێتە بازارە ئەو کەسانی کە ڕۆنکو تۆ مەسەن بڕێکی کە تۆ باسەکە ئەمانش مەسەن بە هەمان شێوە هەیدانێکی ئەسڵت پێک بۆ نمونە ئێستا ئەمە چالکێکی نە ڕێژێکی زۆر باش تیشکەکان ئەگرێت ئەم شێوەیە لیزەری تیشکان بەو شێوە تۆخە نامێت لە UV 420 ئێستا ئەم چارگە لی نەنووسراوە بەس ئەم چارکە کێکری لەزگەیەکی پێوەی بۆ نمونە نووسراوە UV Protection 400 بەس لەزگەیە بەس لە ئەساس و لە پشکنین و لە کۆنتترۆلکردنا ئەو چۆن بەسەر کوالیتی کۆنتترۆڵە بۆ نونە تێپەڕێ نووسرا بۆ بابەتەکە شوانیە بەو شێوەیە خۆی گرفتەکە لێ مەسەن لە هەموو لایەکۆ لە هەموو شوێنێکۆ مەسەن چارەکە تێ ناوە ئێمە مەسەن کە ئەو شارەزایی و ئەو پەیوەندی و کۆنتاکتە بەهێز زمانە لەگەڵ چالگە لەبەری کە زۆربەی وڵاتان گەڕاین زۆربەی کارگەکانی دروستکردنی چالکە کوالیتی کۆنتترۆلی خۆڵان چۆن لە سنوورەکانەوە ڕێگەیان لەزگەی لێ دراوەڵێ مواسەفاتی هەیە و کەچی باش بەڕاستی کۆنتترۆلکردنی ئەوانە ئەتوانی بڵێ مەسەن بۆ منە مارکەیەکی ئیتاڵی کارێرا باشە کارێرا مارکەیەکی عالەمە لە هەموو وڵاتێک نرخی چالکێکی شەمسی ڕەنگە لە 100 یۆرە 150 یۆرە زیاترە بەڵام لێرە هەمان شێواز کۆپی کراوە نرخەکەی نووسراوە
5,000 4,000 دەست دەکەوێت لەسرا کارێرا ینی جاکردن ئەسڵ عادی کۆنتترۆل هەندێک جار هەیە دەڵێن بۆ نوکینەکە کەیتە چ هەندێک ڕێک هەیە بە چاوی ئاسایی نبینی دواتر لە عینەکەکەی بینیان بۆ نمونە تێریەکە نازان ماسی شتێکە ئەو جۆران جۆرێکی تایبەتمەندی بڵێن شەمسی پۆلۆرایز تەوان چەند ساڵەکە هەیە بەس لێرە هەتا بڵێن چەند ساڵەکە تۆزە خەڵک زیاتر ئەی ناسێ و بەم شێوازە ئەم جۆرە لێنزانی کە دروستەکە مەسەن چارگەیەکی شەمزی کاڵێن تیشکی پیا تێڕا پێتا ناپەڕێ هەمووی تۆ هەر بەیەک شێوازەی بینی بەڵام ئەو جۆری لێنزانی کە دروست کراوە چەند تەبەقێک لێکە درێ ینی چەند تەبەقی تەنەجاوە بۆ نمونە یەکێک لە پرسیارەکانەوە عینەکە چەند تەبەقێک بێ تەنها تەبەق ئەگەر بتەوێ چاو لە ساسە پارێزرا ببەڵێ ئەگەر یەک تەبەق بێت تەنها ڕەنگێک بێت زۆر جار ئەو ڕەنگە کە سێری شتێکی پێکی مەسەن جێگایەک مەسەن ڕەنگی ڕساسیە کە تۆ عینەکە لە چاوکە هەستەکەی ڕەنگە بۆ بە مۆر یان مەسەن بۆ بە سەوزیان بین ئەمە ڕەنگ تەنها دیکۆرە ینی هیچ مواسفاتێکی تیانێک کە ئەو ڕەنگە ڕاوەکو خۆی پیشان بە مەسەن زۆر جانێکی ئۆرجینال باش بێ کوالەتی زۆر باشە لێنزەکانی زۆر خاوێن بێ وەکو بێ چەند تەبەقێک فلتەری هەبێ کە تۆ لە ژووریشە لە چایەکەی کە تاریکیشە عینەکی تاریکی و شەمسیشە بەڵام ڕەنگەکان و خۆی بینی مەسەرەن ڕاستە سپی و ڕەش ڕەش تاریکترێکە سپێکەش تۆزە ڕەنگیدە بەس ڕەنگەکانی کە خۆتوان جاکەیتە مەسەن سوور کە بۆ نمە سەیرێک ببینی یا ماسی ئەمان پۆلارۆزیشنە کە زۆربەی خوێندکاران لە پۆلەکانی ناوەندی خوێنیان بە شێوازێکی سەرەتایی کە تیشکی ئاسۆیمان هەیە لەگە تیشکی شەپۆلی ئەو پۆلارۆیزە مەسەڵ عادەستانەی کە ئەم لێنزایسە بۆ منە پۆلارۆیزە ئەم تیشکە ئەمە شێوازەی لێنزەی کە دروست کراوە بە شێوازێکی تۆڕ یان بە شێواژی شەبەکەی زۆر جار کە لە تێستەرەکەی کە سێرێکی لەم عینەکە ئەوینی ماسیگی تیا مەوەستی ماسێکە ئەوەیە ئەم هێنە ڕاوی تیشکەکە ینی ڕاوی ماسێکاکە بەڵێن ڕای ئەو تیشکانەکە کە زەرر بەچاوگەن چۆن ڕاکە بەم شێوازە لێنزەی کە دروست کراوە کە بە شێوازێکی ئاسۆی و ستونی و چەند تەبەقێک دروست کراوە ئەو تیشکانی کە پیا تێپەڕن وتمان تیشکی ئاسۆیی و تیشکی شەپۆلی ئەو تیشکانە تێکڵن لە هەموو تیشکەکان تیشکی سەر و بنەوشەی تیشکی ژێر سوور تیشکی ناخاوێن ئەم تیشکانە هەمووی تەنها تیشکی ئاسوی هەڵەمەژێ بۆ ئەو فلتەری بۆی کراوە و فلتەرێک بەس تیشکی ئاسوی ئەو ڕسمە ئەبینی ئەو ڕسمەی کە لە مەسافەی مەترێکەوە تۆ ئەیبینی لە دوکانەکان لە هەر شوێنەکە یان لە مەسافەی 5 سانتیم 10 سانتیم 20 متر هەمان ڕسم نبینی بۆ زۆر جار هەندێک کەس کە تێستەری ئەماگەر نزیکە بێت تۆ نبینە چەندێک نزیک بیتۆ لە نێوان تۆ ئەو ڕسمە ملیۆنەها گەردیلە هەیە کە ئەو تیشکانە هەڵگرتووە من بۆ منە هاوڵاتێکی سادەم ئەچمە بازارەوە دەمەوێت چاویلکەیەک بکڕم بەڵێ دەبێ ماسەفاتەکانی چی بێ هە لە ئیتارەکەی بۆ لێنسەکەی ئەمانە و بۆ شێوازەکەشی هەنێک هەیە عینەکە کرێ ینی چاویکەکە کرێ بچووکەی کڕێ هەموو چاوی ناگرێت ئەمە دروستە ئەم بابەتانە خۆی لە چارگەی شەمسی لەوەتی هەر بە زۆربەی چارەکان شێوازی گەورە دروستکە بۆچی لەبەر پارێزگاری نەک لە چاو چواردەوری چاویش زۆر کەس مەسەن چارکەیەک لە چاوکە مەسافەیەکی زۆر کەمیە یان لە پێشەوە دانێ مەسەرم بۆ نمونە بەم شێوازە چارگێک لە چاوەکە لە بەشی پێشوی چاوی دانێ ئەمە بەڕاستی بۆ هەتاو هیچ سوودێکینە بۆ چکە هەتاو بە شێوازێکی لاریەت نەک بە لە ئەم شابێ ئاوە جوود بێ بە تاواتی چاو داپۆشێ هەم بۆ پارێزگای لە چاو هەم بۆ پارێزگای لەم زۆر جار هەندێک کەس مەسەن کە زۆر شۆفێریەکە لە بەر هەتاویان مەسەن چواردەری چاوی هەستەکەی ڕەنگێکی شینیان زوو تووشی چرس و لۆژ بوونەوە یان سپێنەی چاوی هەستەکەی زۆر جار سوورە کە ئەو دەمەڕای لە ناو چاوایە بۆی ئەو هەتاوە بەهێزە چای زۆر ماندووە بێت و تووشی هەستیاری چاوە یان تووشی کە ئێستا ئەگەر کەسێکی ئاسایی ڕۆژانە نیو ساعت لەبەر هەتاوە بێ بۆ نمونە نیو ساعت بۆ ساعتێک ئەمە کە چۆ تەمەنێکەوە چەند ساڵێک و چەند مانگێک ئەگەر کۆیکەیتەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کەوانەی کە لە تەمەنی 45 بەرەو ژوور کە ئەیبیسی مەسەرەن لە بەتەمەکان تووشی نەخۆشی ئاویس پێ بن ئەمە بۆچی پارێزگای نەکردنە لە چاو لە سەرەتاوە بە شەمسیەک پارێزگای لە چای خۆبکەی لەم نەخۆشیانتم چیتە بازارەوە مواسەفاتەکان چی بێ ئیتارەکەی چۆن بێ لێنسەکەی چۆن بێ گەورەی و بچووکەکەی چۆن بێ و ڕەنگەکەشی کاریگەری هەیە بۆ نمونە مەسەرەن ئێستا کە تۆ ئەچی لە شوێنێک گوتە شوێنێکی سادە بیکڕی بەڕاستی هیچ ئامێرێکی لانێ بۆ پشکنی ئەو چالکەیە
ئەمە ئاسانکاریە بۆ فرۆشیارەکە بەڵام کە تۆ بیت لای من یامە لە هەر شوێنێک بکڕی ئەڵێ ئەم عینەکەم بۆ فاسکان جا لێ دەکڕم ئەمە ئیشەکە قرس دەکەی لەسەر من و لەسەر هەموو فرۆشیارەکە ناچار بە دوای وەسیلێکە بگەڕم کە بتوانم عینەکە بە باشی بدەم وایە لەبەرەوەگە من لەسەر شوێنێک کە سادیش ئامەرێکی لاێ ڕستمێکی دانا پیشانە چاولکە هەیە بە تەنا نرخەکەی 2000 تا بڵێن دۆلارێکە هەمان ڕسم پیشانەیە ئاسایی ڕسمەکە پیشاویکە تۆ پیاوەتی شتێکی زۆر باشە و پۆلاڕۆیزە ئەو ڕسم پیشانە بەڵام ڕەنگەوانە بەستی کۆر و بەس یەک تەبق دروست کرا ئەو ڕسم پیشانە بە شێوازێک کە کۆپی ئەو چالکە باشانە کراوە کە لە بازارەکانی جیهانەیە بۆ نمونە ئیشە لە نیشانەکانی کە تۆ بتوانێم چارەکەیەکی باشوێ مەسەن لە مەسافەی مەترێک یان 50 سانتیم لە خۆدە مەسەرەن ڕاستە هێڵەکە بە مەسەن زۆرجار دەرگایەکی ئەلەمنیومیان دیوارێکی ڕاستەوە کە تۆ بەم چارکەی سێرەکی جوڵەیژی پێەکەی زۆرجە ئەو هێڵە ئەو ڕاستەهێڵە جوڵاکە ئەم لێنزە شەپۆلیتیا بۆ نمونە ئەمە یەکێکە لە نماسفاتەکان مەسە ئامێری فەحسی UV پرۆتێکشن کە تۆ ئەم لێنزاخێتە سەر جیازەکە ئەوش بە هەمانشە دوو تیش بەرامبەرێکن لیزەری سێنسۆرێکە کە تۆ من پیا تێپەڕێنی لەو شاشەیە پیشانتاڵە ئەمە لە سا سفرە هیچ تیشکی پیاتێ ناپەڕێ بەس ئاوا زۆر جارعنێکی ئاسایی بە نۆرمەل بکەی خێتە ژێل لێنزەوە لە سا هەفتا لە سا هەفتا تیشکی پیاتەوە لە ساسی پارێزگارێکە ئەو لە ساسیە هیچ مواسفاتینە بەس ئەو ڕەنگەیە کە تۆزێک تیشکەکە ئەگرێ ئەیش ناوکە و مواسفاتی پاراستنی چاو هیچ ئینێکی ئەمە نقطەیەکە مەسن لاانە شکانەوە هەبێ مەسلن ئەوەی کەوتم بێ ئامەرێکە بە فحسکردن تاوان کوالیتی ئیتاڕشیش دەوریە بۆ نمونە ئێستا ئەم ئیتاڕە ئەگەر ئاشکی وازەح بێت ئەمینە هاندمیت یعنی بەدەست دروست کراوە بەڵام زۆر جانیشکە بینی بۆ نمونە کە دروست کراوە ئێستا معنێکی زۆر عادی دیکۆرێکی ڕەنگە زۆر جوانی هەبێ یشە لە چایکە دیکۆرێکی زۆر بە شکلوشەوە بەڵام ئادەستەکانی ڕێنجی مۆرە هەر لە چایکی ڕنگ هەموو شتێک گۆڕێ و هەموو تیشی پاتی هەپەڕێ ئەمە ژینەکە ئەم ماتریاڵی کە دروست کرا مادەیە ئەمە دروست کراوە هەموو شتێک کۆتایی پێ هاتووە بڵێم پێشوی کە لێنزەکانی تێبکرێ ئەنجا باخراوە یعنی بۆ نمونە ئیشە لە چارەکەی باش هەڵبژێری ئەم نۆرمادانەی کە جوێنەکەی کرا دەست و فرێمەکەی بۆ یاخ نەبێت بۆ نمونەوەی چێکە لە مواسفاتان هیچ شەریکەیەکی جیهانی کە کوالیتیکی باش دروست کات و ئەم چالەکان ناخاتە بازارەوە کە دوای دروستکردن باخرێت هەر پارچە بەجیا باخی خۆیەکرێت دوای جوای نەکرێت بەڵام ئێستا ئەماگە ببینی نازەم وازەح بێ ڕاستەوخۆ باخی دەستکەکەش ئاسنەکە سوورە لەگەڵ فرێمەکە ئەمە هەر پێویست ناگەگەر یەک جار ئەمە گوێ لێبێ هەر هاوڵاتێکم گوێ لێبێ ئەمە چێکە لە ماسپادەی کە بزانێم چارەکە عادیە ئەمە ئەو ئتر وەکو پێمەدی زیاترش بە ئامێژە ئیتارەکەی باشترینیان چیانی پلاستیک بێ یا مادەن بێ یان لایلۆن بەنسبەت چالەکەی هەتاوی زیاتر پلاستیک و بتوانین مەساحی باشتر ڕەنگەکەی چۆن بێ ڕەنگەکان ئێستا وەکو علمەکە ئەڵێ ڕێنگی بڵێن ڕۆمادی ڕساسیەک بێت کە ڕەنگەکان نەگۆڕێت بەڵام بەڕاستی لێرە ڕۆمادی مەسن بۆ ڕۆژانێکی ئاسایی بەڵام لێرە زۆر جار هەتاکە زۆر بەهێزە ڕەنگە ئەو ڕەنگە ڕساسێکەڵە نەتوانێت لە وەکو پاڵاوتکە ئیشی خۆیەکە بەس وەکو تینی ئەو هەتاوە بەهێزە کە لە وەرزی هاوینە زۆر زیاکە لە زستاناش لە هەموو وەرزەکانەوە پێویستە بەڵام لە هاوینە بۆچی زیاتر پێویستە لە بەرەوەی کە لە هاوینە هەم زەوی گەرمە بێ هەم هەتاوەکەیەت هەردووچیان بێ گەرمێکی زۆر دروستە بەڵام لە وەرزەکانیدا لە زستانەوەسم بۆی بارانبارێنە زەوی تا ڕادێک ساردە ئەو هەتاوەیەت تینیشی ئەو توی نییە بەڵام زۆر جاریش یەکێک لە زەرمەند تیشکی وەرزەکان پێویستە وەرزەکان پێویستە لە کاتی زستانیشە دوای بارانبارین تیشکێکی شین هەیە ئەوە زۆر زەرمەند دەبۆ چاو کە ماڵێن لە کاتی هەوریشە بەڵێ تیشکێکی زۆر تێکەڵە چاو زۆر ماندووەکە و نەخۆشە درێژخانەکان کە دوای دەستپێکە پێی نازانین تا ئەو کاتی کاڵێن فلان نەخۆشی چاوم توش بە باش لە هەورە ئێستا بۆ لومنە کاتێکە هەور بێت بەزی دستانە نەگەر چاویلکەیەکم لە چاو بێندە کەس دگانەیە هاڵتت پێ بکە بەڵێ پێویستە لە کاتی هەوریشا باکتون بابەتە باسەکەین ینی هیواداری هەموو هاوڵەتیەک بە ئەو جۆرەی کە تۆتر نەمێنێ لەبەرەوەی کە زۆربەی ینی زۆر کەس ینی من زۆر جارکە من شەرنی بڵێن
ئیشێک خۆ بڵم هەر ئەوێ چاگەنە زانیارێکی ئێمێ بەڵام هەستم پێکرد ئەو کەسە زانەکەی وەرگرتووە دوای هەفتەیەک هاتۆتەوە وتی چالگەیەکم بەرێ بۆ سیاقەت ئەو شتانی کە توی وتم تاقیم کرد ڕاز و مەسم بۆ منم تۆ شۆفێریەکەیت ماڵە لە گۆژەیەکی بەرە و فرۆگەخانە هەتاوەکە لە پشتوێ بەڵام کە تۆڕی چاوێشێ بۆ ئەڵێ هەتاونە لە پشتمە ئەو سارانەی ئەو بەرامبەرە لە بەردەمدان تیشکی هەتاوەکەیە لە جامی سەرەکە عکسێکاتەوە لە جاتی هەتایەک 5-6 هەتاویە لە چاویتەوە یا مەسەن تۆ سەری گۆشەی سارەیەکی لە ترافیکەکەوەستی شەوقێکی زۆر کۆکراوە و لیزەری ئەیا لە چاو کە یا لە چاو تۆ چیەکەی چاو بچکۆلاگەیتەوە ئەم چاو بچکۆلەکردنەوە چییە ئەو لێنزەی کە چاو بۆ بینە ئەخی ئەبیتە دواوە بۆی کە توانای هەڵمژین ئەو هەموو ڕناچی نییە کە توانای هەڵمژین ئەو هەموو ڕناچی نەبوو چاو گرجەکەی ئەمە هۆکارێکی لە ساسێ ئەوانی کە شۆفێریەکەن لە بەرەتاو تووشی سەرێژەدانەکە یان زۆر جەبەوەی ئەو سووتانەوە تەبەخێکی زرد هەندێک جار چوریان گۆشتی زیاد لەسەر چاو دروستە بێ هەندێک جار سووربوونەوەی چاو کە ئەو تیشکە ئەوەنە بە ڕژوم بە هێز خۆی کرد بەنەر چاوە ئەو دەمارانی کە لاون چاوە بڵێن وەرزەکان کاگاسۆ هەموو وەرزەکان پێویستە لە ساسە بەدڵنیا هەموو وەرزەکان پێویستە بەڵام ئێمە ئەڵێن زیاتر لە بەرزی هاوینە زۆر پێویسترە لە وەرزەکانی کە کاتێ هەور بێ کاتی هەور بێ زۆر زۆر پێویستە لە بەرەوەی کە ئەو تیشکانی کەیەن نەبینراوە تیشکی تێکەڵە مەسە هەمووی هورژمەکە لە هەموو وەرزەکە ڕۆژی هەر هەیە گەرمبوونی هەتاو سووتانی هەتاو ئەنێرە بۆ سەر زەوی ئەم سووتانی هەتاوە ئەو پریشک و تیشک و هینانی کێ هەمووی ئەم چاوە بڵێن تەحملی هەموو ڕناژی ناکرد لە بەرەوە پێویستە زستانان بڵێن وەرزی زستان تۆ ئاسایی ڕێدە دەرەوە ڕۆژێکی بەفبارین هەستەکەی چاوە ئەو هەموو ڕناژیە سپیە هەجوومەکە ینی تەحمل ناکە یان مەسەرەن هەستەکەی کاینەکە لە چاوەکە هەستەکەی ئەو ڕناژیانی کە لە چواردەدا ئاسان بۆ یان لە ژووریشیان لە ماڵیشەوە نەڕناژی زۆر زۆر بەهێز بێ کە چاو ماندووکە ینی چاو توانێ هەڵمژی نەبێت یان زیاد لە حەدی خۆی بێ ناوە نشکەم بێ کە تۆ لە شوێنێکە تاریک بێ لۆت بخێتە سەر چاوەکان تێبینیت بەکارهێنانی لە کاتی مۆبایل ئایپاد کۆمپیوتەر ئەمانە زەرورە ینی بۆ من ئەگەر من چەند سعات بەکاری بێنم مۆبایل پێویست ناکا بەکاری بێنم یا ئەگەر لەو کاتە زیاتر بوو یا نا بەبێ بەردەوام ئەگەر ویستم مۆبایل و ئایپاد بەکار بێنم ئاینەکیش بەکاربێن تەوانەوە چاویلکەی تایبەتی هەبێوانە بەڵێ ئەمەش بابەتێکی ترە بڵێن لە هەتاویەوە بۆ پزیشکی ئەوانەیەکی ئێستا سەردەمی ئەلکترۆنیات و مۆبایلان ینی تایم بڵێن لە 1970 خەڵکەوەی کە هین بێ بەکارێنێ ئەنج ئەوەی کە چارگەی پزیشکی پێویست بێ تا بە نماری ژماری خۆیەتی ئەو کەسێکی ئاسایی ئەوە بۆ نمارەی خۆی بۆی داڕێ مەسەن فلتەر دروستەکە ئەتوانین لێرە چەند لێنزێکی نمونە هەیە مەسەن ئەم جۆرە عەدەسێ فلتەرێکە و کەسەی مەسەن دەرەجەی پێویستیان هەر سەفریش بێ هەردووشی ئەتوانین بڵێن بیکەین بە یەک بابەت ئەم عەدەسە فلتەرێکی تایبەتیە ئەو شاشەی مۆبایل ئەگەر یان شاشەی کۆمپیوتەر بەردەوام تیشکی زۆر دەرەیە ئەم پیشکانە بەردام بەجە ئەمە تیشکی زەرمەندایین تۆ ئەبێتە هۆی چاوشک بوون یانی چاوشکەکە بۆ ڕی فرمێسکمانێ ئەم بەردەوام ئەم فرمسکان دە چاوتەڕەکە بە ئارەزوی خۆی ئەجوڵاکە بووین بەڵام تۆ ساعتێک یانی سعدیان چەند سعاتێک زیاتریش لە بەرامبەر ئەم شاشە تیشکانە هاوێ چاو تووشی وشبوون نەوە تووشی سووربوونەوە تووشی سەرێژەتەکە یەک خاڵی زۆر گرنگیژە بەڕاستی حەزەکەم هەموو هاوڵە دەگوێ لێ بێ زۆر کەس پرسیار من لێکاڵێ کە من چاوم ئایبینێ پشکنیم کرد لای پزیشکیان لای پشکنەری چاو ئایبینێ بەس کەسی دوورەکەم لێڵە ئەمە حەزەکەم وەڵام بۆ هەموو ئەو بەرەتی کاتمان بەسەر چاو ئەوانەی کە مەسەن زۆر مۆبایل بەکارێنن 2-3 ساعت باشە لەوانە زیاتریش بێت کە ئاوا سێرەکەن مۆبایلە هیچ کێشەیەکی نیاتیادی لە چاویشم ئایبینێ پشکنیشم کرد کەسەی دوورەکە ئەو چەند سعادەی کە چاوی تەمەڵکرە بۆ نزیک کەسی دوورەکە کاتێکی بۆ هێنانە جێگەی خۆی عەدەسی چاو بۆ بینین لەبەرەوە ڕێنمای هەموو چەندێکم ئاینی چەند کات لەسەر ئایپاد و مۆبایلوانە پێویستە ئاینەک بەکاربێنی ئەگەر بەردەوام لەسێ بەردەوام پێویستە چکە بەردەوام تیشکی زەرمەند بەخشێ بە چاو ئەبێ فلتەر هەیە بۆ مەمە فلتەرێکی بلوکەتە بلولایت هەندێک کەس نایبە
ئەمان فلتەرێکە ببوورە ئەمان فۆتۆ ئەمان جۆرێکی تازە UV 420 یعنی هیچ تیشکێک تێناپەڕێت توانای تێپەڕوینە ئەمانە ئێستا زۆر ڕغبەتێکی باشیە بۆ ئەوانەی کە کۆمپیوتەر بەکارێنن یان بۆ لای تووشت سوودێکی زۆر باشە چاوێن لە ساسە پارێزە لەو شاشەی کە هینە بەڵام زۆر بە کورتی پێم بڵێ نرخ چەند دراوە بە چاویلکە لای ئێمە لای ئێمە وەکو چارەکەی پزیشکی یان وەکو شەمسی وەکو پزیشکی نرخی چارەکەیکی بڵێن مواسەفاتی ئەوانەی کە دوور نزیکیان پێویستە و مواسەفاتی بەرزوە لێنزێکی تایبەتی لە شەرکەیەکی تایبەتی وەداگەی تا نزیکی 400 بۆ 500 دلارێک شەمسیەکان شەمسێکە ڕەنگە لە هەندێشێ مەسن لە بازە مۆڵشتان تۆزێک نرخێکین بەڵام شەمسێکی کوالیتی زۆر باش کە بتوانانی ئیسپادێکی لە سەرچاوی باش تا 150 دلارێک لێرە کەس هەمانستو ماڵی خەڵک هەیە 1000 دلاری یاوە بە هەندێک ماڵ هەیە مەسەرەن چالکێ لای خۆ تامەبەستم لای ئێمە نەخێر لەناو بازار لەناو بازارەکانی ئێمە وەکو شەمسی هیچ شەمسەیەک ناگە ئەو شەمسی کە لای ئێمە بڵێن کاڵم 150 دلار ئەوە لە هەر شوێنیشکە بێ نرخەیەچێ 400 دلار دەستت خۆش بێ زۆر سپاس بەڕێز ئاسۆڕاش بۆم تۆری بەنامە لەگەڵمانەبووی سپاس بۆ کارانم سپاس بۆی کە تاو کەسە بینەرمان بوون مرگە و بابەتەکانی بەنامەی ڕوان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.